ئەمڕۆ لەسەر مەسائلێکی جۆراوجۆر کە ئێستاییە ئێمە وە کاتە ئەمڕۆیی ئێمەیان تەنی گەسۆ قسە ئەەکەم لەسەر اتفاقات و ڕووداوگەلێک کە لەسەر زەمین کوردەوارا و ئەوان پێی ئێژن ڕۆژهەڵاتە نێوەڕاست قسە ئەەکەم لەسەر بەرەی جەهانی و ئیجماع دەوڵەتەکان قسە ئەەکەم لەسەر بژاردەکردنە چۆنیەتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ تەهدید و هێرشا قسە ئەەکەم ئەمڕۆ لەسەر قسەکانە شەقامە دروستکریاک بە ئیلتیجای کوردبازی قسە ئەەکەم لەسەر اتفاقات و ڕووداوگەلێک وا ئیمڕۆ لە بەشێک لەم سەرزەمینە کوردەوارە لە سلێمانی ڕوئەدا قسە ئەەکەم لەسەر دیدارەکەی سەنتەرە مێری و ئاغای بافڵە تاڵەبانی لەسەر فستیواڵە گەلاوێژ و بیانووی فستیواڵە گەلاوێژ و قسەکانە ئاغای مەلا بەختیار لەحزە بە لەحزە خەریکین بۆمباران ئەبین بە خەبەرگەلێک کە لە کاناڵگەلە مختلفە میدیایی وە لە سەتحە جەهان مخابرەکرێ سات بە سات خەریکی هەڵسوکەوت و دشتکردەوەی سەرانە دەوڵەتەکانە سوێند خواردگە عەلەیهە بەشەریەتی لە ئاخێزنامەی کوردان لە مقدمەی دەستپێکە ئەمە ئەڵێت بێگومان ئینسان بە درکە بە واقعیەتە پێگەی خۆی هەڵ ئەچێ و یاخی ئەبێت هەر لەوێ باسەکات لەوەی کە کوا ئەو بستە زەمینەی کە لەژێر ئستیلا و سوڵتەی وڵاتانی سوێند خواردەگە عەلەیهە بەشەریەت نییە ئەمڕۆ فەڕەنسا بێ هیچ پەروایەک هەر چەشنە پشتگیریکردن حەسپێکردنە بە فلستین بەستەوە بە سەلب تابعیەتکردنە لە کەسانێک کە تەرەفدارە فلستینە دوای ئەوەی کە نەیتوانی بە تەهدیدە قانون بە هیچ ڕیتۆریکێک خەڵک وادارە بە پاشەکشە بکاتەوە ئەمڕۆ گەیاندی ئاستێک کە هەر کەسێک لە فلستین نە حەماس فلستین بە هەر جۆرێک پاڵپشتی بکات حەزی پێ بکات سەلب تابعیەتیەکە لە فەڕەنسەیە انقلاب کەبیر لە فەڕەنسەیە سدورە انقلاب لیبرالی بە جیهان هەر لەم فەڕەنسا کە ئەمڕۆ ئەم قانونەی دانیاگە ناپنئۆل مەناپارت ئێژێت لە دەرگیربوونە تەکە فەرقەگەلە تۆپ و تفەنگ و تانگ تۆپ و تفەنگ و باروت کار ناکات کاتێکە لەگەڵە چریکەکانە ناسیۆنالیستە ئەڵمانیا ڕوبەڕوو بوو من گەرەکمە چاوێ بەمە بخشێنم کە بۆ ڕووداوەکانە دنیای ئەمڕۆ مهمە بۆ من ئۆکتۆبرە ڕووسیم گرێداگەسۆ بەم ئۆکتۆبرەی ئەمساڵ کە پێ ئێژم دواین ئۆکتۆبر بۆکو نەماد و سمبولێک کەڵکی لێ وەرەگرم بۆ من معتەقدم کە نظام سوڵتەی جەهانی بە هەموو دەسەڵۆکەکانی لە چوارچێوەی دەوڵەت میلەتە و تەمامە ئەوانەی کە بە خۆیان ئێژن سیاسەتمەدار لە باڵا کورتیانە ناتوانن ڕوبەڕووی مەقولەیەکی وابوونەوە جەهانە ئەمڕۆ و دنیای ئەمڕۆ دوای 1970 دوای دنیای 1970 و هاتنە هێنری کیسنجەر
جهان سیاست مدار گەلێک نییە کە گەلێکیانە دنیا بگۆڕن، بەڵکو جهانە کۆرپۆریشنەکانە، جهانە ئستەیبڵیتی و هێشتنەوەی نەزمە کە لەگەڵ سیاست کار ناکات، بەڵکو کۆرپۆریشنەکان کار دەکەن و ئێرادەی ئەوان کار دەکات. کۆرپۆریشن ئەوەی ئینگلیسی بزانێت جۆرێک نووسینگە. با من سەرەتا بێمە چوونەتی ڕووبەڕووبوونەوە لەگەڵ اتفاقاتە ئەم ئۆکتۆبرە بۆ ئاخێزە کوردان وەختێک تەشخیصیدا ووتی ئەمە دەستپێکە پایان تەسویر نظام سڵتەس، نەک ئەوەی کە کار عەجیب و غەریبێکیان فلستینیەکان کردگە. کردەوەی فلستینیەکان ئەو جار نەزەرە سیاسی و ئیدەیە سیاسی و تحلیلی گەرەکە، نە بە عنوانە پاڵپشتیکردن، بە عنوانە خوێنەرێک کە کاڵیی سیاسی دائەڕژێنێت، کاڵیی سیاسی ئەکات و لەسەر مێزە شەترنجە سیاسی دانیشتگە و خەریکە ئێژێت دوژمن چۆن حرەکەتەکە. ئەگەر مێژوویە مەفهومێک بەناوە تێرۆر بخوێنین، گرێ ئەبەسرێتەوە بە دەورانە مۆدێڕن، بە دەورانێک کە تێیان مەسمیدیا پەیدا ئەبێت. تۆ لە کردەوەی تەرۆریستی، لە کردەوەیە کە ڕعب دروستەکە، وەحشەت دروستەکات، هەدەفێ تەعقیبەکەی. ئەم هەدەفە ڕای گشتیە خەڵکە، دەستکەوتە سیاسیە و پرۆپاگانداس. بێ دەستگاهە میدیاییە گشتی تەرۆر معنایەکی نییە. دەستگاهە میدیاییەک حادسەیەک نەقۆزێت و تەرۆر معنای نییە. لەکوێ ئەم دنیا تۆ لە کوڵەسووچێکا یەخە بە یەکێ بگری و بیکوژیت، هیچ اتفاقی ناکەوێ ئەگەر تۆ ئەمە نەتگەرەکتە بیگەێنی بەگوێی دنیا. من لە دیبێتەکانە پێشووترا ئەمە ود بۆ ئەم دەرسە ئەدەم لەبەرەوەی بزانین وەزعیەتە ئێستایی چۆنە. من دەبێت قیاسێ بکەم لە فیمابەینە دەوڵەتە تورکیە و پەلامارێک ئەمڕۆ ئەیدات لە بەشەوە قەومی کریاگە کوردەوارە ئێمە لە ژێر دەسە نووسینگەی سووری بە دخاڵەتە پەکەکە. گەرەکم ئەم تەسویرە وازەحکەم بزانن هەدەفە تەرۆڵ بەر لەوەی کە دەستکەوتە نظامی بێت، دەستکەوتە ڕەوانیە. تەرۆر ترس دروستەکە، ژەڵە ژیاگی دروستەکە و ئسترێس دروستەکە. ڕووبەڕووبوونەوە لەگەڵ ئەمە نەک سەرفەن ڕووبەڕووبوونەوەی نظامیە، بەڵکو ڕەواندنەوەی ئەو سێ بەشەسە کە من وتم تا تەئسیرات ڕەوانی تەرۆر بگریت. هەدەفە تەرۆر ژەڵەژاندن، تووڕەکردن و تەرەفە مقابڵ کە دوژمنت بێت وادار بکەی کە سەتح لە ئەخڵانیەتی بێتە خوارەوە و دشکردەوەی تووڕە لە خۆی نیشان بدات. بۆ بژاردەی فلستین بژاردەی خەتەرناکێک بوو و بۆ نظامە سوڵتە کەوتە ئەم داوە. بەزرس قاتع جەهانە ئەمڕۆ جەهانە نەپل ئەو نییە، بەزرس قاتع جەهانە چرچیل نییە، بەزرس قاتع جەهانە ڕەهبەرانە قاتع و گەورە نییە، جەهانە کورتە باڵاکانە کورت کریاگە بچووک کریاگە بێدەسەڵاتە. داستانە دەوڵەت ملت دەمێکە لە تەریقە کۆرپۆریشنەکان لە بین چووگە. ئەمڕۆ سنوور لەبەر کالا و کۆمەدیتی هیچ معنایەکی نییە. کالا هەر کوێی دنیا مەیلی بێدەی دڕێت. ئەمڕۆ تەکنۆلۆژیە ماهوارەیی سنوورەکانە سانسۆریشی
دابەزاندگە. ئەمڕۆ وادارکردنە خەڵکی بە دنیای لاهوت بەرەیەکی فرەی لە تەزاد و ڕقابەتە بینە کۆرپۆرێشنەکان دروست کردە کە ئەتوانێت التجای مەسائل بگۆڕێت. ئۆکەی، بە دوای ئەوەی کە ئیاڵەتە متحیدەی ئەمریکا تەبدیل بوو بە تاکە ملحوڕە مەیدانەکە دوای ڕووخانە دیوارە بەرلین، لیبرالیزم و ئیعلامیان کرد کە مێژوو تەواو بووگە و لیبرالیزم سەرکەوت بەسەر هەموو ئیدەگەلە دنیای غەربا و مێژوو تەواو بوو. ئەمە فوکویاما وتی لیبرالیزم شێ بکەوتە یەکیانە خۆی و قەپی لە خۆی بگرتەیە. لیبرالیزم بێ تەزاد، لیبرالیزم بێ دوژمن ئیمکانی نەبوو بەردەوامی حیات بەیەکە. 11 سپتەمبەر ئاغازە بەرەیە دوژمن دروستکردنە بۆ لیبرالیزم بوو. تەرۆریزم و لە نەوعە خۆیان تەرۆریزمە فاندامنتاڵە ئیسلامی. تەرۆریزمە فاندامنتاڵە ئیسلامی بەڕاحەتی قابل لێدان بوو. ئەوەی دروستی کرد زانی چی دروزەکە. ئەوەڵەن لە سەرکوبکردنە بەشە تەئسیرە ڕەوانی تەرۆرە فاندامنتاڵە ئیسلامیە بەرەی دنیای غەرب سەرەکەوت. بۆ لەبەر خاتری ئەوەی کە یەک ئیسلام یەک قەراعەتە مشەخەسی نییە. مێژوویە ئیسلام هیچ وەخت گزارش لەوە نادات کە پێگەی فەرماندەهیە یەک قەراعەت لە ئیسلام یا دوو قەراعەت لە ئیسلام موجود بوێت. بە درێژایی تاریخە جەعلە نووسریاک تۆ مەرکەزێ وەکو واتیکان لە ئیسلامە ناوێنیت، هیچ وەخت ناوێنیت. لذا ئیسلام دارای قەراعەتگەلە مختلفە، بە تایبەتی لە ئەکسەریەت جەهانە ئیسلامە کە تەسەنن بێت ئیجاد یەک قەراعەتە مشتەرەک لە ئیسلام ممکن نییە، ئیمکان پەزیر نییە. چلە طریقە اجتهادات فقهية والنهلقلة مختلفة، شافعي وحنبلي وحنفي وإمامي أوانا چه لطريقة قراءة قلة جديدة بنيادينة فاندامنتالة سلفي. اجماع لمتن إسلاما ممكن نية. شايد يك إجماع بويد أويش إجماع على سر وحدانية أخوابي. در نتيجة كتان أما لبرية تبليغاتي خيل راحة إسلام فاندامنتال لناو جوامع إسلامية هيج وقت برية قشتي ناقريت، هيج وقت إسلام الشريعتي زور ناقريت، وهيج وقت ناتواني تسلوت برجامع بياكا لهركو يكا كتفوق نظاميك بدستيريت هدف آسان يا شهرية منفورة سركوبة تا تفوق نظام السلطة نشان بدات. كواتا تو خود حفية دروزكي ولا كنترول خوتا لهركو يكا ميل بيو سري درتيريت. خب من بيشوتر وتم أما بريه تأثيرات الرواني هزوتو إيشي تأثيرات الروانية كي لبين بوي أما حصو كوتيك أمرو أكريت دولة بريطانيا إعلام كاتك هرچشنا طرفداري كردن لما جورما چون أما شر آزادي نية بلكو أنتي سيميتيزم مديفالا، يعني زديتك السامي قرية دوران قرون وستاس كسي كيشنية يكترفي خبقريت بدولة بريطانيا وبجاغيا أحيانا عربكان كمخاطبتون آرياينيا سامين أم أنتي سيميتيزم خطو خليكي إيجيتي شمول 2 مليار مسلمانيش أكادك آرياينيا وسامين. لبرية تبليغي و شكستيان خواردقا بو شكستيان خواردقا
ئەوەڵەن واکۆنشێک کە ئیسرائیل نیشانی ئەدات دشکردنەوەی کە ئەیکات دشکردەوەی ئفراتی شێت بوونەس کە بە هیچ کوێ ناگات نابودکردنە کەرتە قەزە بە بۆمبە ئەتۆم ئاخرین ڕێگەیەسی ئیسرائیل بیکە ئیسرائیل مناڵی کوشتووە ژنی کوشتووە سنووری داناوە دەواازەی دروست کردگە دیواری دروست کردگە گەمارۆیانی داگەر سجنی کردگن لیانی بەڕیگە بەرەی جیهانی بەرعەلێهیان ئێعلام کردگە ئوردوگاکانی بمباران کردگە بڕیگنی دڕیگنی چیتر ماگە بیکات مەگەر شتێتر ماگە بیکات واتە قەزەمان گەمارە و داگە دەی گەمارە و دریاو زیاتر گەماروی ئەدەی چیەکەی خۆدا هەسووتە قەی دیوارەکان قەپەگری لە خەڵکی چیەکەی هیچ زیاتر لەوەی کە توی واکۆنشێکی شێتانە لە خۆت نیشان بی لە زەربەی ڕەوانیەک کە خۆت خواردکتە تەسویری جەهانیت خواردگەسی ئەربابت خواردگەسی و لە کنار ئەوە تەسیرێک لەسەر مردمەکە و دانریاکە بۆ ئەم ئۆکتۆبرە فەرقی کرد تەکە شەڕە حیزب الله تەکە ئیسرائیلە بۆ فەرقی کرد تەکە ئینتفازەکەی 2002 تا 2050 بۆ فەرقەکە بۆ ئەم دەفعە فەرقەکە فەرقەکەی چییە تەکە ئەوانەی تر فەرقەکەی ئەوەسە بەرەی تەبلیغاتی کە گەرەکێکی تەئسیراتە گروه و فرقەیەکی تروریستی لەبین بوات چاری ناکات بۆ چون فلسطین و قەزیە فلسطین لە حاڵەتە بەرە فرقە گروپ هات کەسە دەرەوە تۆ گەرەکتە تەئسیراتە ڕەوانیە ئەمە بخەفێنیت بە نیشاندانە تەسویرە مەزڵومە لە خوێت لە ماجرای فلسطین تۆ ناتوانی تەسویرە مەزڵومیەت بفرۆشیتەوە هەرچی تەلاشیان کرد لە کۆنسرت و موسیقی و ماچ و دەمە تەڕ و کەنیشکە زەریف و ئینسانە سڤیل و دانیشتگە لە ناو ماڵە کە خەڵکی تحتە تەئسیر قرار بدەن ئەما تەئسیراتە سەبرا و شەتیرا تەئسیراتە مناڵە فلستینی کە بەدەست ئەمانە ئەکوژریە تەئسیراتە کەنیشکە فلستینی کە بەدەست ئەمانە ئەکوژریە تەئسیراتە ماڵە وێرانە ساڵهاوە دەهەها کەڵەکە بوو گەسە سەری یەک دابڵ مۆراڵ دابڵ ستاندارد ناخوات بە پێچەوانەی ساڵانە ڕابردوو تۆ ئەمڕۆ لە ئێرائەدانە تەسویرە ڕیشبۆگەنێکی موسڵمانە تووڕەی ئەحمەق وا زەدە بەشەری و زەدە جامعە و زەدە تاریخ و زەدە هەرچیشتە ناتوانی ئەمبەرە ئەمڕۆ کەنیشکە زەریفە ئارایشکریاگە گۆرانی بێژی واتیە ئەمبەرە ڕەقاسەیە عەرەبی واتیە ڕەقاسەیە غیر عەرەبی واتیە ئەمبەرە ئەمڕۆ هاڕیاگەکانت جەهانی واتیە و حاڵیان فرەخراوە و بە شوێنە بیانوویەک ئاگەڕێن بینە دەرە و شەق بۆشێ تۆ هەتا ئەڕۆیت ئەم کارانە ئەەکەی و کتمانە بەشێک لە جەهانەکەی و گەرەکتە بە زۆر خۆت لە عەسرە 5G بسەپێنیت کاورا کوێر نییە تۆ ناتوانی تیکە تیکەکردنە مناڵە فلستینی بە هیچ دابنی کوژیانە کەنیشکێکی ئیسرائیلی زۆر بە مهم بزانی ئەمە دیسکرمنیشنە ئەمە دیهیومەنایزد کردنە فلستینیەکانە وە گەورەکردنە تەسویرە خۆتانە تەسویرە مەزڵومیەت لە پشتە هۆلۆکۆستە لە پشتە ئاشتویتسا تەئسیری نەماکە ئەوە نەتانە خەرج کرد تەئسیری نەما ئارگیۆمنت لە بەرامبەرە ئارگیۆمنتە ئێوە مەوجودە دەرنەتیجە ئێوە لە شکاندنە بەشە ڕۆحی و ڕەوانی ئەم تەسویرە شکستان خواردە ناتوانن تەکە خەیلە ملیۆنیە ئینسانە بێ هەمە چیز کریاگە بێ هیچ و پوچ کریاگە لە دەسەڵات کەوتکەکانە دنیایەکە ئێوە داتان دۆشیگە تا بێنیە ناوە دەسە خۆتان
نەماگە تۆ گەرەکتە سەرچاوە و منابعێ تەرۆریست وشکەکەی یعنی خەڵک نەڕواتە سەفیان خەڵک شەڕ نەکا خەڵک تەردیدی بوێت خەڵک لە بژاردەکردنە پاشەکشە بکاتەوە دەی تۆ دوێکە ئێلامە کرد حمایەتە لە فلستین جۆرمە 5 ساڵ زیندانی هێز لە فەڕەنسا لە بریتانیا ئێلامە کرد جۆرمە ئەیان گرین داوات کرد لە خەڵکی جاسووسی بکەن و هەر کەسێ پاڵپشتی ئەکات بیانگرن دەی تۆ ئیمڕۆ لەبەرە ساختمانە BBC ڕووبەڕوو بووی تۆتەکە 50,000 نەفەر جەمعیت تۆ لە شارە لیۆن لە شارە پاریس لە شارە بەرلین ڕووبەڕوو بووی تۆ تەکە جەمعیەتە هەزاران هەزار نەفەری کە نەچوە ژێرە ترست تۆ گەرەکتە ڕعب بە ڕعب جواو بەی تۆ نایوەی تۆ خەریکی خەیلە ملیۆنیە ئینسانگەلە بێوجود کریاگ وا پڕنستاروگە وا ئەوەنە هاڕیاگە کەوت کەسە فرۆشتنە لەشی لەبەرە کامێرا یەک لەحزە لە تاریخی ژیانە خۆیان هەستە بەبوون کردگە پوڵی هەست شۆهرەتی هەست سلبریتیە ئەوەی وا ئێوە فکرەکەن فرە قەشەنگە ئازادیە جنسی سەکس ڕڤلیوشن تەمامە ئەمانەی بووگە ناگەهان بەشێکی نەبووگە ئەم هاڕیاگە تاکو تەریاوی تەریدە لە دنیا لەحزەیە لە زندگی ئەحساسە وجودی کردگە و تو بسیار ئەحمەقانە لە بەرامبەر یاوێسیاگی ئەگەر ئەم جەهانە سیاسەت مەداری وەکو چرچی دیتیاوەیە نەکەوتە ئەو داوە و ئێوە کەوتن ئێوە سعیتان ناکرد بە زۆرە قانون خەڵکی خەفەکەن بەڵکو دیبەیتە جەهانیتان دانیا جەهان ئەمڕۆ جەهانە سارت نییە بەرتراند ڕەسەل نییە تا تریبوناڵە جەنگە ویەتنامتان بۆ دروستکات نەماگە متەفەکرە گەورە نەما بیرمەندە گەورە نەما ڕووناکبیرە گەورە نەما جەهانە ئێوە بوو بە جەهانە کۆرپۆریشنەکان سیاسەتمەدارە گەورە نەما قەبارە کورتتان دروست کرد دۆڕیان نەگرا و غەڵەتتان کرد تەمامە ئەو مەردمەی وا ناتوانێ گوزارش بدات و تۆ گەرەکت بوو تەعەیونات و جۆرا و جۆرە شەڕ بسڕیتەوە وەزیرە هۆمۆفیسە بریتانیا تەعەیونات و جۆرا و جۆرە شەڕ پاکەکاتەوە گەرە کەسی لەسەر بریتیش ڤالیو بوێسێ بریتیش ڤالیو دموکراسیە تابعیەتە قانونە پاراستنە ئازادیهای فەردیە پاراستن و تۆلەرانس بوون و سەبرە لە بەرامبەر پەرستشە خوداکانترە دوی مەگەر ئەمە بەهاکانە ئینگلیسی نییە تۆ ئێژی ئەمە شەڕ بەر عەلەیهە بەهاکانە ئینگلیسیە تو وا قەرائەتیەکەی ئەگەر کەسێک بێت لەگرا فکرێکی بێت و ئەم فکرە گەرەکی بێت مەفهومیزەی بکات و بیواتە ناوە دیبەیتێک لە تەقابڵە ئەم دوو نیروە تۆ لەبەر و گەرەکتە عەقڵ قوفڵکەی و زەددە بریتیش ڤالیو ئەوێسیت تۆژی حەقە ئازادیە فەردی نییە حەقە بیرکردنەوەی جیاواز نییە هەرچی تۆ ئێژی ختمە تەواو ناوی ئەنێ قانون و بە عینوانە ئەسڵە دوویە بریتیش ڤالیو گەرەکتە لەسەری بێسی تەبعیەتە لە قانون طبق ئەرزش و بەهاکانە ئینگلیسی و لیبراڵی ئێشێ تەکە ئازادیە ڕێ بکەوێت وەگەرنە قانونە بەردەداری قانون نییە قانونێک کە ئازادی من بوەسێتەوە قانون نییە قانونێک کە خەلاقیەتە من بکوژێ قانون نییە تۆ بۆ ئەم واکوونەشە هیستریکە نیشانەدەی تۆ بۆ ئەم ئشتباهە گەورە ئەەکەی تۆ حداقل ئەتوانی هیچ واکوونشی نیشان نەدەی حداقل ئەتوانی نێوان نێو بگری تۆ وەختێ بە مەردمێک ئێژیت هەر چەشنە بیرکردنەوە قەدەغەنە لە چیە ترسی تۆ جواوە ئەم 3-4 ملیۆن ئینسانە ناتوانی بیتۆ گەرەکتە وە زۆر بیدەیتۆ دێ ئەمە ئەو سەرکەوتنەسە وا ئەحیانەن جبهەی ڕعبەی کات سەرکەوت بەسەرتانە تۆ نەتوانی ئەو ئیجماعی لە تەسویرسازی بزانە نەمایشاتە یەک لە دوای یەک دەسی پێکرد ئەوە چواردانە ڕیشبۆگەنە بنیادگەرە حەملەیان کرد وە خەڵکی تا خەڵک بڕواتە دواوە بێژی ئەمانگرێ نەو خەڵکە ناڕواتە دواوە
تۆ هەرچی بوو خەرجت کرد دەرسە ئەوڵە شەڕ تۆ هەمیشە لەسەر مێتۆدە قەدیمی شەڕ ناوەیتەوە مێتۆدەکانە بگۆڕە ئەوەی تا ئیستە جوابی داون لەمەو بە دوا جواو ناتۆ کەی گەرەکتە بەمەپەی بووی ئیسە تۆ بەرەبرەوێنی بریتانیا خەریکە ئەکێشێت دواوە فەڕەنسا خەریکە وە پەلەپەل هەڕاکە فەڕەنسا ئێژێ سەر بە تابعیەتەکەم بریتانیا ئێژێ ویزاکە تەمدید ناکەمەوە نایژێ سەر بە تابعیەتەکەم ئەمڕۆژ BBC خەبەری داگەسە دەرۆ حەملە کریاگە بە کاروانە فلستینیەکان وا گەرەکیانە لە شمالە غەزە بڕۆنە دەرۆ لە خیابانە سەڵاحەدین و مناڵ تێیا کوژیاکە ئەها بریتانیا ئیسە یەواش یەواش خەریکە تەسویرەکە ئەگۆڕێتەوە وەنێ با فەڕەنسا و با ما بەقیە هەروا بڕۆن تاگرا تێگەین پس ئەمانە لە شکاندنە بار و تەبعاتە ڕەوانی 7 ئۆکتۆبر شکستیان خوارد دۆڕیان ئیسرائیل تهدیدەکە حەمەڵاتە زەمینی ئەکاتە قەزە دەی با بزانن ئەگەر هەمچین کارێ بکە ئەکەوێتە داوە گەورەیەک نابوو دەوێت ئەوەی وا گەرەکێسی بیکێشێنێتە ناوە ئەم داوە بیداوە عەرزە بە تۆ سابت بوو لە 7 ئۆکتۆبرە تانگەکانە ئەسووتێت بە تۆ سابت بوو ئەرتەشیەکانت ئەکوژرێت تۆ ناتوانی شەڕ کۆڵان و کۆڵان و تونل وە تونل بکەی ناتوانیت شەڕ گۆڕیاگە تو زەربەیەکت خوارد لە تەی 75 ساڵە بە وجود هاتنە تا ئیستە نەتخوارد بوو ئۆکێ چه اتفاقی کەوت 7 ئۆکتۆبر تەسویرە بەرەیە جەهانی تەرۆریزمی گۆڕی تەواو نایخوا خەڵک بێ هەڵوێست نییە تۆ موافق نەبوویت نەتوانی نەشەقامەکانە خۆت بوویتە پشت خۆت نەشەقامەکانت جەهان دوو قوتبیەوە بوو و تۆ کەوتیتە بەرەیە زدە مەردمی بەناو دەوڵەت ملت تۆ کەوتیتە ئەو بەرە و لەگرا تاریخی 11 سەپتەمبەر 2000 گۆڕیا ئەم تاریخە گۆڕیا و تۆ لەم بەرە شکستە خوارد و ئەم تەسویرە عمومیە حامیانە لە یەکترازیاگە هەستە بە غوڕور کردگە لە چرکەیەک لە تاریخە اتفاق کەوت تۆ مردمێک بزانە با من خاست تێدگەێنم تۆ فوتباڵت دروست کرد وتت بە فوتباڵ میلەتهای چکۆلە ئەتوانن هەستە بە غوڕور بکەن تا لە کەعسە عالەمە ئەگەر بوون و ئەوەڵ دووەم سێوەم یا لە مسابقەیەکە مردمەکانی هەستە بە غوڕور بکەن ئەسڵ فەلسەفەی فوتباڵ لە بریتانیا ئەوە بوو کە تەبەقەیە زەعیفە بێپوڵە بریتانیا وا هیچ غرورێکی نەو بیفرۆشێتەوە لەگەڵ ئەشراف زاکانە بکەوێتە مقەمەڵ مسابقەدان ئەوان ساپۆرتە تیمە خۆیان بکەن تا ئالەگرا بیوەنە و لە ئەشراف زاکان هەستە بە غوڕور بکەن کابرا نانی نەبوو ویخوات تەبەقەیە کارگە لە بریتانیا پوڵی ئەدا بازیگەر بسێنێت و بێری تیوی کە بە بازیگەرە فوتباڵ لە بەرەوەی غوروری پێبە مردمێک هەستە بە غوروری کردگە و ئەمە مردمە دەوڵەت نییە دەوڵەتە ئێرانی لەمیانە کێشایە دواوە بازیەکە خەیری جدی بوو چون ئەو هەیکەلە لە ئیسرائیل شتیا لە دەوڵەتە ئێرانی شتیاگە ئەو کارێوا دەوڵەتە ئێرانیە کرد تەرۆریست زەدە حاکمیەت بوون بەرهەمزەنەندەیە ئەمنیەتە ملی ئجماعەکی دەوڵەت ملەتی لە خەفەکردنە مردم تەسویرە شتیا هیچ کامیان حمایەتی لێ ناکەن و هەر کامیشان ئەگەر تەکە شەقامە هەماهەنگ نەون پاچێ لە بنیانە هەرۆڵە خۆیان ئەدەن و خۆیان نابوو دەکەن من دەگرات تۆزی هەمدا کە ڕوبەڕووبوونەوە تەکە تێرۆر ئێشێ چ شەکڵی وێت بۆ ئەمانە
هەر ئێقدامێک کە بەرعەلەیهیان ئەکرێ ناوی ئەنێن تەرۆر، چون ئەزانن تەبعات ڕۆحی ڕەوانیەکەی ئەتوانن بگۆڕن. تەمامە تەعەیوناتی یەک شەڕ بگرن، یەک تەعەیون فکوسکەنە سەری. عشق و زندگی سڤیل و ژیانە ئیجتیماعی و بەهاگە لە ئینسانیە، ئازادی و دموکراسی و ئەوانە. بۆ کێ؟ بۆ ئەحادە مردمێ لەم دنیا کە لە دەسەڵات کەوتگە، حاڕیاگە، برسیە، دەربەدەرکریاگە، مالکیەتی نییە، هیچ شمولی ناکەم. دنیا دنیای ئیلان ماسکە، دنیای من نییە. ئەم دنیا دنیای کوڕە پوڵدارەکانە، من هیچێکم لەم دنیا نییە. بە من چ ڕەبتێکی هەز بەشەر ئیمڕۆ بنتڵی دروزەکا وەختی نرژێنە پێی منە؟ بۆچی ئیفرۆشی تۆ بە من؟ بە من چ ڕەبتێکی هەز بەشەریەت ئەتوانێت ئمڕۆ دەم و چاو بگۆڕێ، قەلبە مەسنوعی دانێ؟ دەخۆ من پوڵم نییە بڕم قەلبم بگۆڕم، قەلبە مەسنوعی دانێ. بە من چ ڕەبتێکی هەز پزیشکی ئمڕۆ تۆ ئەتخاتە خوار و سەر لە نوێ دروزەکە؟ من هەم بە شوێنە فرۆشتنە گورچیلەم. ڕۆژ نییە لە ناوە ئەم دایڤانەی منە کابرا بە کوردی نەنووسێت گورچیلەکەم ئەفرۆشم. یەم جەهانە جەهانە قەشەنگێ نییە ئێوە دروستان کردەگە، ناتوانی بە تەوەهم من بگریت بێژی ئێمە کارە گەورەیەکمان کردنە. تۆ منە بێ هەمە چیز و بێوەتەن و بێ سەرزەمین کرد. تۆ منت خزاندگە سە جێگەیەک، ناتوانم بیرۆکەکانە خۆشم بەمە دەروێژی جۆرمە ئەدگرم. کە ئێژی جۆرمە ئەدگرم، ئێژی سەر بە تابعیەتە دەکەم. بڕۆم بۆ کوێ؟ کۆچکەم بۆ کوێ؟ وا بستە خاکێ لەم دنیا نەماگە من لە سەریدانیشم، کۆچکەم بۆ کوێ؟ تۆ سەر بە تابعیەت بکەی لە من و لە ئەمسالە من، ئێمە بڕۆین بۆ کوێ؟ کوێ ماگە لەم دنیا تۆ تابعیەتە بە سەریدانە نیاوێت؟ تۆ دەوڵەت ملەتت تیا دروست نەکردوێت؟ کوێ ماگە؟ هیچ کوێ. چی ئەەکەی بە 9 ملیارد ئینسانە مستەعسەل گیان بە لێ و گەییک سەرگەرمیانەکەی، معتادیانەکەی؟ چیان پێەکەی؟ ئەمە ئەو تەشخیص نەدانە گوزئیەتێکە کەوانە ناویە خەڵکینە داهاتوویە متەوەهم سەرتان لێ شێوێنێت، ئێستاییتان بگرن. مەترسن لەوەی کە ئیعلامی شەڕکەن، مەترسن. تەمام ئەو درۆزنانەی وا بە ئێوە ئێژێت دنیا دنیای سڵح و ئاشتی و دەست لە ملکردنە. دنیا دنیای سڵح و ئاشتی نییە. دنیا دنیای ئیستیلا و قودرەتە، دەسەڵاتە. بچەمێرۆ و سەر تەعزیم دابنێ نۆکەر خاسێکی، سەر تەعزیم و دانەنیا جۆرێکی تر فکر کردە ئەتهاڕین. دنیا دنیای سڵح نەوگە هیچ وەخت. دنیا دنیای تەزاد و تەعارزوگە. و ئەم دەفعە ئەمانە لەم ماجەرا دۆڕیاکەن. ئەگەر ئیمڕۆ ئەفکارە عمومیە جیهان هات کەسە پشتە فلستین و ناڕواتە دواوە، لە پۆڕنستارێکی وەکو میا خەلیفە تا گۆرانی بێژە زەریفەکانە لوبنان، تا کەنیشکە دابەسمش کەرەکانە زەریف دنیاە خاوەرمیانە و جەهان کە ئیمڕۆ تەرانەگەلە گەورە لەسەر دەنگە خۆیان داهێنین. یەکشت بە ئێوەیژن ورد و درسە ئەم مردمە هاڕیاگە هەستە بە دەسەڵات و بوونەکە. بە تۆ گەرەکتە و هەستێ لێ بسینیت. کابرا لە پۆڕنستار بوون پلەی جەهی گەیژێ من ئینسانم و نەزەریشم هەس. تۆ خەریکی پێژی نە، تۆ قەحبەی لەش فرۆشی بڕۆ بوەرە و لەش فرۆش و قەحبە. ئەوەم تەسویرە لە تۆ قبوڵ ناکە، نێتی قبوڵ ناکە. ئەو ئێستا هەستە بەبوون ئەکا، ئەزانێت احترامت دنیا بۆ خۆی ئەسێنێت، بە لەش فرۆشی پوڵی بەدەست هاورد، بەڵام احترامی نەبوو. ئێستا بە یەک شەو احترامت دنیای بۆ خۆی هاورد. تو گەرەکتەم تەسویری لێ بسینیت و ئەمما بە کرێگیراوەکانە دەوڵەتە ئێران و تورکیە پەکەکە. ئای پەکەکە، تۆ لە ئیجادە تەسویرە بۆ مردمە ئێمە بێجگە لە تەسویرە شکەست، خیانەت، دووڕووئی وە کورد نابودکەری هیچ تەسویرێکی تر نەداکە.
پەکەکە تۆ هیچ حرەکەتێکی جدید نەکرد ئینسان کوردی هەستە بە غرور بکە. ئەسڵەن پێویستی نەکرد تۆ تەبلیغاتکەی، خۆی بۆ تۆ تەبلیغاتکە. تۆ گەرەکتە لە کورد تەسویرە تەسلیم بووگەم مەزڵومە کوتەک خواردگە کوژیاک پەکەکەی بێشەرەف دەوڵەتە ئیسرائیل بە هەزاران سۆرتی پەرواز و لە تەیی یەک هەفتەی ڕابردوو بە هەزاران تۆن بۆمبێک کە غڕژانگێسی سەرەکەرتە قەزە 2000 نەفەری کوشتگە. تۆ زیاتر لە 100,000 نەفەر مردمە ئێمە داگەوە کوشت. نەک هەست بە غرور ناکەین، هەست بە شکستەکەین. تۆ پەکەکە هاوکارە میتە تورکیا، هاوکارە سەپاها قودس، خود سەپاها قودس. تۆ ئەوەنەت غرور بە مردمە کورد نەدا. تو دائما شکست خوارد بێشەرەف تو دائما مزورە دەستگاگە لە ئستخباراتی سووریە و تورکیە و ئێران بوویت. بۆیە هیچ کەسێ و تەسویرە لە تۆ ناسێنی. بە من ڕەبتێکی نییە تۆ شکستە خۆی، بە من ڕەبتێکی نییە تۆ قنگە ئەدڕێت. تۆ نەتوانی یەک تەسویر بەی من غرورم بوێت. غرورم نییە، نێسم. تۆ نەتوانی ئیجادە تەسویرێ بکەین دەوڵەتە تورکیە بێژێ من کورد کوژیەکەم، کورد وەحشیە. تا من بێژم ئەجدادە وەحشیە تو لە مۆغڵ لە ئاڵتای هاتگە بەچکە شاهدە مەفعولە ژێرە لنگەکانە خەلیفە تورکە حەڵقەقم شاهدە بێ تووکە ئەمرەت خانەکان تو وات نەکرد گەوات تو پاڵ داگەسۆ ئیژی کورد و تورکە هەفتیتونە. تۆ وایتە پرۆسەیە دەوڵەتە تورکیە، تۆ هەیمەنەی دەوڵەتە تورکیەت نەشکان وتە تورکیە زلهێزترین زلهێزە ناتۆس، میرات هەڵگر عوسمانیە. گەوات و کوڕە گەوات کەنیشکوژێنە ئێمە ئەوەیتە بەرە تۆپ ئەیاندەی وە کوشت. من بێم لە بازیە دووڕیاگە تۆ بۆ نابوودی کوردا مشارەکەت کە بگرین بێژم وای ئەمان کوژن. ئەرێ بێشەرەف بۆ تۆ نەوتوانی گورزی دەشت جەرگ بەربوەشێنی بێشەرەف؟ جێگەت نییە دەرچیت؟ قەزە 360 کیلومترە. گەوات بەقەدەر قەندیل ناوێت. قەزە 2 ملیۆن ئینسانی واتیە. بیابانە تەختە ساحلە دەریاس. کاران ناترسێ گورز و گوشەندە بوەشێنی لە ئیسرائیل. تو بۆ ئەترسی گورز و گوشەندە بوەشێنیت لە تورکیە. 30 ملیۆن کورمانجی وا لە بەردەسا کورمانج. ملیۆنها کیلومتر مربع خاکە وا لە بەردەسا. 30 ملیۆن منبع ئینسانیت وا لە بەردەسا. فقط لە کوردەوارە داگیر کریاگە لایەنە کۆرپۆرێشنە تورکیە. کوڕی گەوات تو بازاڕەکانە ئیستانبول تەعتیل ناکەی لەبەرەوەی سەرمایەدارە تورک منی بێتۆنیت بەراز. شەڕکردنە لەگەڵ دەوڵەتە تورکیە لێدانە لە ئستراتیژیەکانە دەوڵەتە تورکیە. داکتە لە کام ئستراتیژیە دەوڵەتە تورکیە؟ گەوادە کوڕ گەوات. داکتە لە کامیان؟ سندنەوەی تعیوناتە لە کورد ودانە ئەمە فقط بە پەکەکە کار نظامە سڵتەس. تۆ نیرویە بەرساختەی، تۆ نیروی ئێرادەی ئێمە نیەیت. منە کوردە لە ئەسب کەوتگ، منە کوردە بچووک کریاگ، منە کوردە سەخیف کریاگە خوگرتگە بە نۆکەریت. لەم وادیە هێشتۆ هەستە بە گەورەی نەکەم. بێم دفاع چی بکەم؟ دەسم ئەوەی تۆ چیا گەوا باوک. تۆ پیاگ وایتە تا من دفاعم لە تۆ بکردای لەبەر ئەوەی کە هەستم بە خۆمە کرد. کوڕی گەوات تۆ وێسیاگی لە ئەفرینا تورکیە پەلامارە قنگە بە
ئیستانبولیان لە تۆ سندگە بۆ کورمانجە حیزەکانە بازاڕە دۆنەر فرۆشیە تورکیان تعتی لەوێت ناتوانن دۆنەر بفرۆشن سەخیف نەحقە تابعیەت نەژیانە ئوروپا نەسەعاتی 10 یۆرۆ کار ئەو خەڵکە بێ هەمە چیز کریاگە وا لە ئوروپا ناواتە دواوە چون هەستی بە غورور و بوون کردگە چون ئەزانێ گەلە کۆمێدی ئەکەن تەسویرە مەزڵوم ئیتر نایخوات ئەزانێ خەریکن زۆری پێژن ئەزانێ کاوران نێرەکەریە کاوەمریا وەرە چۆ کوڕی گەوات ئێمەت کردۆ نۆکەرە دنیا و ئێمە وتر دواکەوتگ و عەقەب ئوفتادە و تێنەگەیشتگ و ئێشە بڕۆین هەموو بەهاکانە دنیای غەرب بێرین بیکەینە سەرە قنگەمان تەنیا دەلیلیشە کە لە مەقابڵە ئوردوغانە بێسیاگی ئێژی بوسۆڵمانە و من تەرەفدارە گەی و هەمۆسێکشوالەتیم کوڕی گەوا دێ خۆ دۆڕیایی دەی تۆ لەم تەسویرە دۆڕیایی دەی دۆڕیایی بیم دفاع لە چیە تۆ بکەم تۆ ڕۆژ وە ڕۆژ من بچووکەکەی تۆ ڕۆژ وە ڕۆژ هەستەوە سوالکردیەکە من لەم سوالەتەکە تۆ نایم بۆ سوالکردن من نایەمە لای دەسێت و دەسم پاکە بۆ بیکەن لە ڕێخوا مەولی پێغمبەر خوا تەماشامان بکەنمێ بۆگەنین و چڵکنین و تێ هەڵدریاگین و لێمانیان داگە و برسیمانە و تو خوا دنیا بێقنگە من بپارێزە با من بژیم بۆیشە کاورای ئەمریکایە بێقنگە من بپارێزی بۆ چۆن تۆ توانن یە بە قەحبەکانە لە ڕۆژ ئاڤایە یە پەژەوە پەلامارە ئەو دیوبەی لە چیتر ئەترسی لە چیتر ئەترسی لە بۆمب لە سارۆخ لە تانکە تورکی لە هەواپەیمای F-16 قەحبە باب ئۆڵڕەدی خەریکە لێتەدا تۆ چۆن ئاگرم جەنگە ناوەیتە ناوە دەروونەخۆی جەنگت جدی ناکەیتەوە جەنگە نەمایشە دەی ئەم نەمایشە بە نەفع کێز بە نەفع ئێمەس یا بە نەفع ئەوانە تەسویرە مەزڵومیەتە ئێمە کی هاورگەسە سەرە شەقامەکانت جەهان چ معادڵەیەکی لە دنیا گۆڕیگە گۆڕی نەیگۆڕی بێجگەلەوەی کە ژەڵە ژیاگیتان لە زیحنە مەردەمە ئێمە دروست کرد کە تەوانە تەسمیمگیری لە مەردەمە ئێمە نەما بێجگەلەوەی کە مەردەمە ئێمەتان فێرە ئەخلاق سەخیف و حەز بە قوربانی بوون و خۆوە فشەکەرزان لە بەرەی یەهودی مەسیحیە جەهانیە هەچێکی ترتان نەکرد ئەوەی کەوتگە سەرڕێ ئەگەر تەعامل دروستی تەکانەکەن بەم واکوونشانی تا ئەم دەقیقە سەرانە دەوڵەت ملەتی خەریکن نیشانیەدەن بە تایبەتی لە کۆمەڵگای غەربیە بە دەسە خۆیان تەمامیەتە ئیمپەراتۆریە کە دروستیان کردووی شێوێنن وەلیان ئەقۆمێت هەر فورمولێکی تر بەکار بوون چ گەرەکیانە بیکەنە شەڕە فرقەیی چی گەرەکیانە بیدەنە نۆرمۆڵەکانەتە جووا و ناداتەوە شەڕ کردەیە قەبلەن کە سەرکەوتی بە سەریاییتە جووا و نایداتەوە خەڵکی گوێی پڕە مزافە بەرەوەی کە خەڵک ڕۆژانە خەریکە لە بین بچێت خەڵک بە هیچێ ناگات خەڵک بە هیچ کام لەو ڕۆیانەی کە تۆ بۆی دروست کردە ناکات بیانووی گەرەکە تا لە ژێریا کۆبوێت و تەعەیون پێیاکات و ئەو بیانووە بۆیان پەیدا خۆ ئەگەر ئەمە ئەساسە خوێندنەوەی داستانەکە بوو تینە سەر ئەوەی کە وەختی تۆ تەوانە هۆنینەوەی خۆتن نەبوو نەتوانی چیرۆکێ لە خۆت تاریفکەی ئەوەی کە ئەمڕۆ فلستینێکە عەمەڵە نەزەری نییە بابزانن فلستین عروبەنی لە پشتیا عروبە ئیمکانپەزیر نییە بۆ خاترەوەی 30 وڵات بە 30 ساختارە فاسد دەوڵەتی ادعای کەشوەربوون عەرەبی ئەکەن ئەمانە ناتوانن بوون و یەک ملەت ئیمکانی نییە دوو ئیسلامیزم بۆ فلستین نایخوا هەر فلستینی موسڵمان نیەن
ناوێت خێر و بەرەکەتەکە ئیسلام عەرەبستانە سعودی بخوامدی بێتۆنی نێرەکەری، ناوێت تورکیە بخوامدی بێتۆنی نێرەکەری فلستینی لەژێریا بمرێت. ئەم ئیسلامەکە بۆ ئێوە بگەس و مەجد و گەردەنە کوڵفت و پوڵە فرە چۆنە بۆ فلستینیەکان بگەس و دەربەدەری و ئاوارەیی. فلستین دفاع لە قودس قبلەیەتۆ ناکا پەدەر سوختە. فلستین دەستی چووگەوە شەڕێکە، شەڕمان و نەمانە خۆی ئەکا. حاڵیت بوو دروسە ناتوانن بیهۆننەوە، ئەمما ژیانەکەیان بەرەو ئەوێ ئەیوات و لەگەڵ خۆیانە فرەیەکی وەکو خۆیانیان کێشاگەسە ناو بازیەکە. نەزەر مهمە، بۆیە دەوڵەتە ئێرانی ئیمڕۆ ماسی کردەسە کیسە خۆی ناکاتە ساحێوە ئەم دەستکەوت گەورە کە فلستینیەکان بەدەستیان هاوردە. فلستینیەکان ئیمڕۆ ابتکارە عەمەڵیان وارە دەسا. بەرەبەرە ڕەفتارە سیاسیە تەمامە ڕەهبەرانی دنیا تاغیرەدەن و تاغیرێدەن. خەیلێ خەریکن تنەڕۆن و من ئەنیشن هابابزانی گشتتان. ئێستا با بڕۆین سەرە اتفاقاتی وا لە سلێمانیەکەوێ. من کورتەیەکی لێ ئەدەم لە قسەکانم. ئاغایە بافڵە تاڵەبانی سەرۆکە یەکێتیە لە درۆ، سەرۆکە یەکێتیە لە خیانەت، سەرۆکە یەکێتیە لە سەخافەت، خروجیەکانە کۆنگرە پەنجومیەکان. گەرەکیسی خۆی بە عنوانە ئەمرە واقع تەحمیلە بە فەزاکە بکە. من پێشووتریش وتم ئەو یەک شتی بۆ مهمە بێتۆ سەرۆک پاوڵ و ئەم سەرۆک بوونە حکوومەتە هەرێم بیداتێ، کۆنە یەکێتی بیداتێ. ئەمە فکری لە بەرەی عمومی خەڵکە کورد نەکردەگەسەوە، فکری لەوە نەکردەسەوە وەختی لێ پرسن یەکێتی چییە؟ شەهیدەکان و کوژاگەکان و شەهیدەکان و نە. بزانە یەکێتی یعنی ئیتحاد، سۆلیداریتی. ئیتحادە لە چی؟ ئیتحادە لە کامە بەها و ڤالیۆ نێسد. من پێ دێژم ئیتحادە تۆ چییە؟ بزان تەماشا هەیکەلەکان و دەوروبەرت بکە. شاڵاوە عەلی ئەسکەری، کۆسرەت ڕەسوڵ و کوڕەکانی خوات تەمامە پەنگەڵگەنی گفاسد گەوا دەبێ شەرەفێکەوە لە دەوروبەرتە. باوانەی کە ناڕازین لە جبهەی ئەولاتریشتۆ حامی حاجی غالی و خولە سەنگاوی و نازانم کیو. تۆ مشخصت نەکرد ئێوە یەکێتیە لە چین. من پێتیژم ئێوە یەکێتیە لە چین. ئێوە یەکێتی نیەن لە بەها گەورەکانە ئینسانی، یەکێتی نیەن لە عەداڵەت، یەکێتی نیەن لە ئازادی، یەکێتی نیەن لە کوردیەت. ئێوە ئیجماعتان دروست نەکردگە بۆ ئازادی. ئێوە یەکێتین لە درۆ، یەکێتین لە چەواشەکاری، یەکێتین لە خیانەت، یەکێتین لە ئیجماع عليها مردم كرد، إجماع عليها خونكان كرد، إجماع عليها السرورية كرد وقولية كرد. إيوه يكيتين، أما أو يكيتين ين ملا باختيار إيجيتي، أو يكيتين ملا باختيار إيجيتي دو سيدانا بهاي هس. إيجي يكيتي للديمقراطية، يكيتي لبيرو راي سياسي، ولتو یەکێتی لە درۆ، یەکێتی لە چەواشە، یەکێتی لە خودعە، یەکێتی تۆ ئیجماعی لە فەسادە، ئیجماعی لە نابوودی، ئیجماعی لە دزیە لە گیرفانە خەڵک، لە دزیە لە مێژووی خەڵک، لە دزیە لە شەخسیەت و کەرامەتە خەڵک. دایسە دەرگێ خەم بۆت تو چنی باگووا لە ناوەقتتا فکرەکەی ئەیوەیتە بەرەو. تۆ فکرەکەی بەخۆت ئێژێ حیزب، تۆ نەحیزبی، نە زەرورەتە تاریخی بۆ دروستکردنت بووگە، نە معلومە ئەمە یەکێتیە حیزبە کامە دەوڵەت بووگە، پرەنسیبەکانی و بەهاکانی چ بووگن. تۆ حیزب نییەی، تۆ کەوتکی بەسەر ساختارێکە. ئیستە گەرەکتە
سوار بەر عەرزە واقع نەزەر سوارکەی ناتوانی سواریکەی، توانیت نییە سواریکەی، زەرفەتیت نییە، عەقڵیت نییە، شەخسیەتیت نییە، گەورەیت نییە، ڕەوشە تاریخی و مەتۆدە تاریخیت نییە، ڕێباز و هەڵس و کەوتیت نییە، مێست ناتوانیت. تۆ یەکێتیت لە درۆ لێدەینیستە. دیسان بەخێر بێنەوە، خۆشحاڵین پانەڵێکی تایبەتی مرۆڤان لەگەڵ کاک بافڵ تاڵەبانی، سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک بافڵ بەخێر بێی. ئەمە خۆشحاڵیم بەوەی یەکەم جارە تەشریف دێنی. من مەمنونتانم. خەڵک چاوەڕوانی دبێتێکی گەرم و گوڕمان لێ دەکا، بەڵام پێشەوەی بچینە نامەوزۆ جەناب دەرفەت دەبێت سڵاوێکیان لێ بکەی، سڵاوێکیان لێ بکەی ئەگەر حەز دەکەی. زۆر سپاستان دەکەم. سڵاو، زۆر سپاستان دەکەم کە مەجال هەبوو من بێم ئەمڕۆ لێرە گفتوگۆیەکی تۆم بکەین و داواکاریەکیشم هەیە لێت لە مەوزوعەکان ڕێک و ڕاست بڕۆ و منیش وعدت پێدەم بە ڕێک و ڕاستی جوابت بە مۆبێ ئەم لاو ئەولا و پێشتریش وەکو وتم حەزم نەکرد پرسیارەکان بزانم لەبەرەوەی کە پرسیارەکان نازانم تۆ ئاگاتە براکەت بێ بەس نە زۆر. ئەوە لە زمانی خۆیەوە بیستان پێشتر اتفاقمان نەکردووە لەسەر هیچ سوالێک، هەر خۆش ڕێگەی نەدا، بەس ئەمەش نایکێن عادەتەن، بەڵام باسی ئیفاری عام دەکەین گوتی هەموو شتێک ئازادەوە، مەو شایەتێت بووە. بەڵێ بەڵێ. و بە حەقەتیش ئەم تکنیکەی ئاغای بافڵ لەگرا بەکاری ئەوەیت، ئەو تکنیکە ئەمەسە بڕێک لە سداقەت لە خۆت دەرخە تا خەڵک باوەڕە پێ بکە. تۆ فکرەکەی ئێمە تین متهم ئەەکەین تۆ بە بێسەوادی، تا مەسەڵەن بێژین تۆ بێسەوادی پەس مدیریەتە خاص نازانیت، تۆ خۆتی بە سداقەتێک و ئێژیت من سەوادم نییە، تا خەڵک فکرکە و تۆ چ ئینسانە عادی و خاص و خاکیەکیت. تۆ ئەم تکنیکە بەکارەوەی دەسوورەتێکە ئێمە مەبنای سنجشیێتۆ بەر ئەساسە سەواد دانانی. تۆ یەکسری ئیدعا ئەەکەی، ئەم ئیدعای تۆ ئەمەسە کە تۆ شەرعیەت لە خەڵکەگری و شەرعیەت لە مێژوویەکی تاریخی ئینقلابیەگری. ئێمە سابتیەکەین تۆ نە لە خەڵک شەرعیەتەگری، نە مێژووەکەت مێژووی ئینقلابیە، نە تۆ توانت بووگە بێژی ئەم یەکێتیەی کە تۆ ئیدعایەکەی هەست چییە. بزانە ملە تۆ بە ئەندازەی گایەپان بووگە لە پوڵە مەفت. ئێمەی کوردێشی بزانین تۆ ئەو پوڵە گرتکتە لە بەرامبەریا چیت داگە، لە بەرامبەریا هەموو کەرامەتە ئێمەت فرۆشتگە، لە بەرامبەریا هەموو شەخسیەتە ئێمەت فرۆشتگە، لە بەرامبەریا هەموو سەروەری و وجود ئینسانی ئێمەت فرۆشتگە بووگە $100 چوو بە سەگیرفان تۆ ملی تۆ ئێستور کردگە. تۆ ناوێژی لە بەرامبەرە ئەو دۆلاری ئەیگری چیت داگە، تۆ چ تەزمینێکت بە ئەمریکا داگە، بە ئێران داگە کە تۆ لە سلێمانیە هایتەرانەکەی تێتەوە ڕۆی، چ تەزمینێ تەزمینێ داگە چیان بۆکەی. خۆ تۆیان هەڵ نەبژارگە چون تۆ وای تۆ پشتە مردمێکی شەڕکەرا و ئەم مردمە شەڕکەرە کێشە دروزەکە بۆ ئیستقرارە دەوڵەتە عێراق، بۆ ئیستقرارە دەوڵەتە ئێران، و تۆ هاتکی بێژیت بابا من ئەم کێشە ڕائەگرم، ئێوە ئێشی هەر ئیمتیاز وە کورد بن. نە، تۆ نە هێزە شەڕکەرت هەست، نە ئیدەیە ئینقلابیت هەست، نە ڕمە تێلەم دی و لەو دیوە، نە نەبزە کورد وا لە دەستا. چۆن ماگی تۆ لەوێ؟ زەحمەت نەبوو یقناعکردنی بۆ هاتن، دیار و خۆی حەزی دەکرد بە بەو جۆرە دیبێتە لەو کات و ساتە ڕەنگە زۆر و دەلیلی هەز زەحمەت نەبوو هاتنی. بزانە ئەمانەی شتێکیان گرکە بەناو کۆنگرە لەمە پاڤڵ بووگە سۆ سەرۆک. ئیستە پاڤڵ ئێشێ لە نێوانە شەڕە دوو مناڵ لە جادەکانە سلێمانی هەر کە داوەتی کا بێژێ سەرۆکە یەکێتی هات دوو مناڵی لە یەکتری جگێ کردو
باڤڵ ئەڕوات ئەم شەڕە دوو مناڵە لە یەکتری بکاتەوە بۆ چون لەوێ ئیشارە ئەکرێ بەمەی کە سەرۆکە یەکێتی تێت شەڕە دوو مناڵ تەواوەکە. باڤڵ ئیستا هەر دووربینێ هەر تریبوونێک کە پێی بێژێ سەرۆک پاڤڵ ئەڕواتە ناوی کە پێی بێژێ سەرۆک پاڤڵ، یعنی نەتیجەی کنگرە پەنجیەکان بوو بە ئەمرە واقع وەیتە ناوێت تۆ هەچێک لەسەری بێژی چون نێچیروان بارزانی شوایژێ حکوومەتە هەرێمی شوائێژێت تەلەڤیزیۆنە ڕووداوی شوائێژێ شەڕە بینە دوو مناڵی شوائێژێت. ئەم تاکتیکە نەخنەماس ئای باڤڵ نایخوا من نایڵمەوە تفاقە بکەفێ و تۆ پێدوانە بێ زەمن بە تۆ مەشروعیەتە داوە تۆ مەشروعیەتە زەمن ئەگری. باڤڵە تاڵەبانی تەعەداکردن تەجاوزکردن لە قانون جمهوری ئیسلامیە پێژن فزولی سیقەی فزولی مەسەڵەن تۆ خەشێکەکەی درۆیەک ئەەکەی لە کارێکە من ئەخەڵەتێنی مەسەڵەن تۆ ئیژی ئەمە مەسەلەن ئەم چەرخە تەڵاس من ئەخەڵەتێنی دەدانە دەکومنت و سەنەدە ساختە تێری ژەم تا چەرخە تەڵاس من ئەم چەرخە لە تۆ ئەسێنم تەڵاس و تۆ غەشە کردەوە بە نرخە تەڵای 21 عیار بە منە فرۆشتگە سەنەدەت هاورگە لە فلانە کەس و لە بیسانە کەس و لە فلانە دوکان و لە بیسانە دوکان کە ئەمە تەڵای 21 عیارە. تۆ بابەتە ئەمە 100,000 دلار لە من سەردگە ئەڕۆی بەو 100,000 دلارە کاسبیەکەی دوکاندا ئەنی ژنە خوازی دوکانێکەکەیت دوانەکەیتە سیانەکەیتە 4-5 ساڵی تر من بۆم دەرەکەوێم فندەکە ئەم چەرخە تەڵای 21 عیار نییە قیمەتیشی دۆلارێکە تێنێخە بە تۆگرم. دەوڵەتە ئێران ئێژێ ئەمە ئەوێ تۆ شاملە سیغەی فزولی یعنی تۆ ئاغای باڤڵ فندەکەکە ئەواتۆ 100,000 دلارەکە ئەداوە من شەڕتەواوەوێ. ئەمە بوو سپای پاسدارانی شویان وت بە منها وتیان ئۆکەی سپای پاسداران بە درۆ بە جەعل و ئەمانە دروست کریاگە ئیستەیتر سپا مستەقر بوو بۆ ئەمانە و ئیشە بە سیغەی فزولی لێ بگوزەری ناوانیە. بزان باڤڵ ئەو دوکانانەی وا تۆ دادنیاگە ئەو ژنەی وا تۆ خواستەکتە ئەو پوڕەی وا لە ژێرە پێتا بەغەش و تەجاوز بە حەقە من بەدەست ئاوەرگە تەمامیەتە ئەو سروەتە هەنە منە تۆشی ئەو دەتی بیت. ئەمە وەسە ئەمەی کە تۆ بڕۆی باوکە خانەوادەیە بکوژی ژنەکەی بەدەست پێری تەجاوزی پێ بکەی مناڵەکانی تەجاوز پێ بکەی دوای 20 ساڵ بێژن خوا هەڵی ناگری تازەوەی تر زەمەنی بەسەرا چوو مناڵی تریش لەم تەجاوزە بووگە و چیەکەین بە مناڵانە تەجاوز و تەجاوز و تەعەدا مەشمول زەمەن ناوێ بابزانی تۆ 10 ساڵی تریش لەوێ دانیشی کە ناکێشێتە ساڵێک تۆ ناوی تۆ سەرۆک و شەرعیەتە نییە نێزت و ئێمە دەستمان نالەرزی لەوەی کە بەین بێت متوجه بووی. زەحمەتتر بوو بێ بۆی کە ئەو بۆی باغەلم لی بکە وەک لەوەی کە بێتە ئێران هاتنی ئێرەی ئاسانتر بوو وەک لە قات و بۆی باغەکەی قاتەکە ئەتیادیە بەس بۆی باغەکە لەبەر جەنابێت تەحەملم بکە ئەمە داوایەکی بەندە بوو بەڵام بێگومان دڵگەورەی خۆت نالەوەی کەوا ملتەزیمی داوا بوو من وەبزانی شەرتە طبعا شرطه بەڵام بەعضە سەحابی بە قسەمان ناکەن هەراوان ڕێگەیان دەدەین بەڵام ئەوەی جەنابێت سوپاس دەکەین. کاک قوباد کاک بەفڵ ببەخشە کاک قوباد ئەوە نقطە یەکەم. کاکە بەفڵ ئێوە جارە پیرۆستان بی کۆنگرەتان کرد و جەناب سەرۆکی بێرکابەری ناو یەکێتی تەمامە ئەم مساحبە فقط بۆ ئەم جملە بوو کاک باڤڵ پیرۆزە بێ تۆ سەرۆکی بێڕێکابەری یەکێتیت. ئەم ئاغا وا سەنتەرە مێری ئەواتە ڕێوە دانەیە ئەحمەقە پزیشکە کە تەنیا گەورەیە کە بووگێسی ئەگەر من هەڵە نەبم و لەوێ چاوم پێکەوتوێت لە چەتەم هاوس لەم یەکێک لە مەراکزە مطالعاتە ئستراتیژیکە بریتانیا عزف بووگە یعنی هەر کەسێک دەتوانێت بڕوات لە چەتەم هاوسا بێتە عزف ساڵێ مەبلەغێک بادیتر 100 پوند 150 پوند دەبێت عزف.
ئەم کەرخولسەرە خەڵکی کێر ئەوانەی کە دەیانزانی جا وا بەندەی پوڵە لەوێ دانریاگە دیبیت بکات دووبەیتی ئەکات بیشتر گعدەی دانیاگە تا دیبیت بکات یعنی منازەرە بکات ئەو قسە ناکە لەوێ دانیشکە فقط ئەم جملە بێژێ پیرۆزە بێ کاک باوڵ ئەو پیاگە غەڵەتی کرد تەکە توە و تەکە مەرکەزی میریە ئێوە مەرکەزە فڵانیش نیەن چه بڕسی بە میری متوجه بووی با بزانیت ئەو کەرخولسەرە عەدەدی نیە لەوێ دانیشتگە متفەکریش نییە کەرخولسەرێکە وا توانی گەسی ودایان نیاگە لەوێ پوڵێ لە ئێوە بکەنن تا ئێوە تەسویر سازی بکەن لە سەقافەت و تێگەشتووی ئەمان لە چەتەم هاوسیشا هیچ گوێنەون هیچ قسەیەکیشان بۆ ئێراکردن نەبوو هیچ ئیلتجاهێکیشیان نەیەگۆڕی لە مەراکزە تینگتانکە بریتانیا بە تەشریفدێنی زۆریان پێخۆش بوو چونکە خەڵک چاوەڕوانی تێگەیشتنی ڤیژنی نوێی یەکێتیە خەڵک حەزەکە لە ڤیژن خەڵک چاوەڕوانی تێگەیشتنە لە ڤرژنە نوێی یەکێتیە بۆ ڤرژنە کۆنەکەی چۆن بوو تا ڤرژنە نوێەکەی چۆن بێ بۆ ئەوان توانیان بوو بێژن ڤرژنە کۆنەکەی چۆن بوو حەداخل ئێمە لا بەختیارێک هەست ئێژێ ڤرژنە کۆنەکەی ئەم یەکێتیە مەشیایە بەرە وایە نیمچە بەرە وایە تەفکرات جۆرا و جۆرە سیاسی لە کناری یەکتریا لە قاڵبە یەک بەرە بوایە یعنی یەکێتی جب هەست تەحەزوب شاملە ئەوانە سەر یعنی یەکێتی ئیجماعێکە لە نەزەرات جۆرا و جۆر اتحادێکە لە کورد بە نەزەراتە سیاسی مختلف و ارتجای حیزب سیاسی مختلف ئەم پرۆژە شکستی خوارد نەبووە یەکێتی بەڵکو ما بەقیە نەزەرات و مختلف سیاسی حەپەلوش کرد و تەوانە جەز بە هیچ نەزەرێکی سیاسی نەبوو دای لە سوسیالیست دای لە شۆڕشگێران دای لە حیزب شوعی دای لە زەحمەتکێشان دای لە فڵان دای لە بیسان ئەم توانەی نەبوو خۆی ناگەهان زد خۆی عەمەلی کرد تا خۆی بکاتە حیزب ئەم بۆگەنەی کە تۆ بێژی وەرژنە قەدیمی یەکێتی ئیفلاس ئیستە وەرژنە جەدیدەکەی چییە بزانە کاورا وەختێژی من یەکێتی مێشی بێژی یەکێتیە لە چییە یەکێتیە لە بەهاکانە یەکێتیە لە گەورەیە یەکێتیە لە گەورەی چ شکڵیە بە چی ئێژن گەورەی یەکێتی چییە ئاغاگیان اتحادە چییە بابگیان مشتی قەحبە بە یەک و یەکێتی ئەکەن خەڵکە سلێمانی خەڵکە کرماشان خەڵکە تاران تووشە ئەیدز بکەن ئەمە یەکێتیە یەکێتی قەشەنگێکە نه ئیستە تەمامە دووە لە دنیا تەکە یەکتریا دەستیان کردگەسی یەک دەنگە مردمە بەرپەندریاگە بێ هەمە چیز کریاگە لە دەسەڵات خریاگە لە مالکیەت خریاگ خەفەکەن یەکێتی قەشەنگێکە ئەمەی کە گۆی زەمین یەک متریتیان نەما بە ئینسانگەلی وەکو ئێمە بڕوا لەسەری دانیشی و کۆچ کاتە ئەوێ وەکو چۆن پیورینتانەکانە بریتانیا چوونە ئەمریکا و لەوێ زەمینیان گرت لە پەیمانە مەیفلاورە بۆ من هیچ کوێم دنیا نەماگە گشتی گیریاگە گەرەکمە بڕۆمە ئوسترالیا 3 ملیۆن چەرمگە هاوردەیە ئوروپایی کە قوڕۆقیان کردگەژن هێنی ئێمەس بۆ دنیا بێتۆ بڵە ئوسترالیاز ئەتکەینە ناو جەزیرەی مانگۆس جێگە نیم بڕۆم لەم دنیا جەناوی شرگا لە یەکێتیش ناونیشانی دانیشتنەکەمان دەوڵەت سازیە کەواتە حێوارەکەمان لە چوارچێوەی ئەوە ناونیشانی حیوارەکەمان دەوڵەت سازیە ئۆکەی کەرخولسەرە مەرکەزە میری دەوڵەت سازی بۆ عێراق دەوڵەت سازی بۆ کورد بزانە عێراق پارلەمانی هەست دادگاهە باڵایی هەست تەحەزوبی هەست سەکت و فەرقەی هەست مەقامە ڕیاسەت جمهوری و مەقامە نخست وەزیری هەست یعنی مؤسساتی هەست چۆن عێراق دەوڵەت نییە ڕازەکە عێراق دەوڵەت نییە عێراق مشتی سەکت و فەرقە شیعە سونە
كرد وأرمني وآشوري وبلا بلا بلا تك كرد قومي كرياغا الإجماع كابناو السرسازية قبائل وعشائر وحزبي هي مؤسسات أون الريو اللي فروش منابع طبيعية وإنسانية قلم روي دياري كرياغ بناو العراق تخوتش معتقدية ما دولة نية بو دولة نية لبر أوي حيج تسبي أمرد من نالكيني بيكو أساس دولة دانيان كان خود سر مركز ميري لقال آغاي بافلا أقر بو عراق تشيروك رواية عراقي بوني قالك يعني شي عراقي بون تاتو إحساس كي أما دولته تاتو نوين رايتي أم خلق بكي ها حل بوسي نوين رايتي قلنا خويكا درك ويلا جنة زريفكي نوين رايتي كزناكا تو نوين رايتي خودكي نوين رايتي الشهواتت نوين رايتي منافعت نيازا كان دكي خود نوين رايتي حيج كسي وكو خود وي نايكي اوكي دولة سازي چه شكلي إسا تو إشي لقدا بيجي دولة سازي چونه دولة كردي دقلقتانا دروس كان چي إما كاتا ملتو كرد دي إما أقر من أمينو ملتو كرد من چون إيرانيم تو چون إراقيد تو چون إشي داوا بكي لما من شناسنا من بيود بمخاكتو چون إشي برو من نيشكا إقامة بقرم چون بمن يجي دخالات مكلا سياسته إيما بس تو نه دولة سازي عراقية كي نه دولة سازي كردية كي چون هر كاميان بكي تو لبينه چي تو ام حالة الدوفاكتو توزيح ندانه وتعريف نكردنا بوچو قسد برو تايسه جهان قورياغ بودنا چه تبرو باورك لطايف الحيل الجمجيلا ترجيو سحر جادوي وباطل تواو بك حزبشي دا صلاة ك رنگ 32 سالي ازموني شي هيلا دا صلاة و يعني كريتشي مهم بوا العراقي نوير لدارشتني استاو عيندي كردستان خلق برای مهم بزانن لسن سالی داهاتو ویژنی نوێتان چی و بەرەو چۆی دەبن خۆشت شاراوەنیە لە خۆت و لە خەڵک کە پێشتر یەکێتی خەڵک هەستی بەوە نەدەکرد ویژنەکەی دیاری کراوە استراتیجەکەی ڕوونا بەڵام لە دوای کۆنگرا و لە زمانی جەناتۆ دەبێ بزانین ویژنەکان بەرەو چێ دەچن بە ناوماڵ دەست پێ دەکەین استراتيجي يعني چی؟ يعني كومالي تمهيدات بو گەیشتن بە ئامانجێکی دیاری کریاک ئەم بە نظر ئێوە استراتیژیە ئۆکەی ئامانجە دیاری کریاکەکە یەکێتی شیە کە استراتیژی هەست بووی من ئەم تعریفمە قوبوڵ نییە ئەم تعریف خۆم بەس بەڵام ئەم ئەگەر تعریفە ئێوەس لە استراتیژی هەدەفەکە یەکێتی چی ئامانجەکە یەکێتی چییە گرتنە بوجە هاوردنە کارەبا بۆ خەڵکی چیەکە ئێستا مەسەڵەن گەرەکی کارەبا بۆ خەڵکی بێری ئەم گەڵگەنیگە کە ناوی بافڵە ئەوەڵی نەقدامی ئەمەسە ئۆکەی سەرزەمینی کوردستان سەرزەمینێکە کە خۆری تیا ناکەفێتەوە ئێمە ئەڕۆین بۆ خاتری ئەوەی کە ئاومان نییە سەدمان نییە چارە تورکیە ناکەین ئاوەکانی بەسکەس بە ملمانە خەریکە عێراق ئەکاتە عێراق ئەکاتە بیابان ئێمە ئەڕۆین بە چین سۆلارە هەرزان تێرین و هەرچی ماڵە ئیشی سۆلاری بێ تۆلید بەرخەکە نا بیابانەکانە فڵان جێگە پڕەکەین لە سۆلار چیە ئەو هەدەفەیەوە بەحسیەکەن بناو ئستراتیژیە یەکێتی گامەسە ئستراتیژیە یەکێتی ئەی ئستراتیژیە پارتی چییە بابا ئێوە فکرەکەن وم کەلەماتە ئەحمەقانە وا لە دەمتان و تێتە دەرەوە خەرجی ئەکەن مردمی پێ گەوجەکەن کە گویا تۆ پیای مهمێکی لەوێ دانیشتگی ئەویش قسەی زلزلەکە و توش قسەی زلەکەی ئێوە گفتێکتان خسکەسە ناوە مردم ئەم مردمە ورد و دەستکراریەکاتەوە بە قسە حەل ناوی قسەی باق و بریق بابا ئێوە قسەی باق و بریقیش ناتوان بکەن هەرچی شتە لەم دنیا بە قسە حەلەوێ ئێوە خەریکن وا تەسویر نیشانەدەن لە خۆتان گوایە ئێوە قسەزانن متفکرن ڕەوان بێژن دارای ڕیتۆریکن نێن باوە ئێمە شتە کەرە ئەحمەقن ئێوە دەست چەپتان بە دەست ڕاستان هێژە گوو مەخۆ
فقط یەکسری وشەتان هاوردە بەکاری تێنن استراتیژی و دموکراسی و کۆمەڵگا مەدینیەکان و من هیچ معنایەکیان نییە. بابا قسە دنیا ئەگۆڕێەوە نیە من بە قسە خەریکەوە نابوو دەکەم. ئایسە دەرکەوتوی ئەحمەقێکی کەرخۆلسەر لە تۆ ئەحمەقتر پاڤڵەوە لە پارە دەستا. چۆن قسە معنای نییە؟ چۆن قسە کردە نییە؟ هەر کەس کردشکرد چەنەش نەناڵە شینە مەراوتب مەرتەبەی باڵا. ئەمە کردە، کردەس، کار نییە، زەحمەت نییە، کردەس. جارێ ڤژنی خۆتان بەبزانین جارە یەکێتیە کە ئێستا تۆ سەرۆکی چی لێ دەکەی وەکو ئەداتێکی دەسەڵاتی گرنگ و ڤژنیشت بۆ دروستکردنی بنەمای دەوڵەتداری لە هەرێمی کوردستان جارێ چییە؟ ئەمە جارێ با بەوە دەست بکە. پرسیارێکی زۆر کورت و ئاسانت کرد. وەرژێنت بۆ بنەمای دەوڵەتداری لە هەرێم کوردستانە. جارێ تۆ ئیشەی هەرێمە کوردستان تعریف بکەی. ئەزانی تۆ لە کوواگیرە کردەگە مەرتی کە ئەها ئیژێ لە شاردێکە مامۆسانە بێ کەڵێشێر بڵقاسم بەگە تۆ ئیستا ئیشەی ئیقلیمە کوردستانە الحەبیب تعریف بکەیتۆ. تۆ بۆ ئیقلیمە کوردستانە حەبیبی بۆ چه فەرقێکە هەست؟ چه فەرقێکە هەستە کە کاورای بەسرەیە؟ تو إشي أم إقليم كردستان الحبيب تو تعريف كيتو تاتو بتواني دولة داري تيادروس كي تو بو ناتواني بعنوان الدودانة حزب تبدا بس السنة أو مردمة هيز دروس كقو مردمة بتوقينيت چون تو التعريف تزقوي كتو أصلا بو وجود هاتكي تو كي هاوردكتي بعد ئەمێکە پێژی ئەقلیمە کوردستان زەرورەتە دروستبوونی چییە؟ تۆ ئەمە نایژیت، ناتوانی بێژیت ئێشێ کلکە بنێتە ناوگەڵە دەرچی. نۆکەی دەوڵەتداری لە کوردستان چۆنەکەی ئەساسم دەوڵەتە چۆن داهانی. دەورەی ئەوە گوزەشتگە بێنتە کە منا مخالەفەتکەن و کونایقتان سوور و بوێت و کەف بچەرێن و تفڕەبەن و باختەکتانە لەم دەربەرە نایوەنە سوعالتان لێکەم جارەمار ناکەمە دەمتان و ناتوانی جواب بیت و بێعەقڵی بڕۆ فێرە عەقڵ بووە سەخیفی وجودت بچووکە بڕۆ خۆت گەورەکە. طبعا. والله خۆتان ئەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان مێژوویەکی زۆر تایبەتی هەیە پڕ لە تێکۆشەران و شەهیدان و یەکێتی نیشتیمانی کوردستان مێژوویەکی زۆر تایبەتی هەیە پڕ لە تێکۆشەران و لە شەهیدان. سوالە ئەوەڵ ئاغایە بافڵە تاڵەبانی ئێوە تێی کۆشیاگن تێکۆشیاگن دزی بکەن تێکۆشیاگن تەجاوز بکەن تێکۆشیاگن سواری یەکتری بوون تێکۆشیاگن چی بکەن؟ بزان ئاغایان من نازانم تۆ بۆچی تێکۆشیاگی بۆ تۆ فکرەکەی من ئەزانم تۆ بۆچی تێکۆشیاگی تۆ شێبی بێژی بۆچی تێکۆشیاگی. بزان ئینسانە فەهیم تۆ ئیشی خۆشحاڵی بەمەی کە من ئەم سوالە لە تۆکەم چون تۆ مەجبور ئەوی دائیمەن خۆت تعریف بکەیتەوە. عیب نییە بۆ ئێوە ناتوانین یەک دێر بێژین بۆچی تێکۆشیاگن. ئەگەر ئێوە کارێکتان کردوێ کارە ڕوتینوێ هەرچی ڕۆژە کردوێتان پێویست ناکا فکر بکەیتەوە یەک لە دوای یەک وەکو ڕێزی دەمانچە ڕێزی یەکەی بۆ ئەمە تێکۆشیاگن بۆ ئەوە تێکۆشیاگن بۆ ئەوە تێکۆشیاگن بۆ ئەوە تێکۆشیاگن بۆ ئەوە تێکۆشیاگن. بابا تۆ حتا ناتوانانی یەکێتی تعریف بکەیت و یەکۆتی تێکۆشەران و کوژیاگەکان. بابا بارە عاتفی ئێمە دەرگیر مەکە کوژیاگەکان یەکێکیان باوکە عەلی عەسکەریە باوکە شاڵاوە بوو گەسۆ کانگەی ئەڵماس بۆ شاڵاو. گرانترین خوێنە دنیا عەزیز نەخت و بوو گەسۆ
تو بەم تەسویرە لە دنیای ئیمڕۆە ناتوانی قاشدا بنی ئاشخاڵەکان جەمە بکەیت و بیکەیتە ژێرە فەرش دەرچیت. تو ناچار ئەبی ئەم یەکێتیە فرە افتخاری پێکەی تعریفی کەیت و تا مەجدە بۆ بێرێت تا گەورەیت بۆ بێرێت. تو ناژی یەکێتی ئێمە لە گەورەیە لە سەروەریە، تو ناژی یەکێتی ئێمە لە بەهاکانە کوردیە، تو ناژی یەکێتی ئێمە ئازادیە، چون ئێشێ دانیشی ئێستا بەهای کوردی تعریف بکەیت و سەروەری تعریف بکەیت و ئازادی تعریف بکەیت و ئەگەر ئەمانتە تعریف کردو تو ناوێت و قەحبەی بەردەسە بەغدا و قەیسە خەزعەلی ناتوانی و ئاشکرا بێژی سەگە دەوڵەتە ئێرانیت، ناتوانی و قسان بکەی و دەڕن. تو لە ئەوڵۆ هاتکی ئێژی من یەکێتیم، بعد ئێژی من نۆکەرە قەرارگای ڕەمەزانم، چاکرە قاسم سولەیمانیم، من بەڕێوەبەرە نەمایشاتە پیرۆزی ئینقلاب ئیسلامیم، من نۆکەرە قەیسە خەزعەلیم، هەرچی شیعەز دەینی وە ملم با سوارم وێت. دێ تۆ معلومە یەکێتی لە چیا دانیاگە، تۆ یەکێتیت لە گەوادی، یەکێتیت لە نۆکەری، یەکێتیت لە بێهۆڤیەتی، یەکێتیت لە خیانەت، یەکێتیت لە دزی. ئەمە نییە تعریفی کەرو یەکێتیت لە چی. بزان من ئێژم ئێرانیەت یعنی ڕعیەت بوون دەسە ژێرە دەسە پادشاه، بۆیە ئمڕۆیش مشتی بێ هەمە چیزی دروست کردە. ئێرانیەت یعنی بێ هەمە چیز. هەر ئێرانی بێژە نەخێوانیە، ئێرانی یعنی سەروەر ئازاد، ئەو جامێش قبوڵێکی مژمۆقی بێربەرەوە. باشە بۆیە من نەترسیان مەتنە کوردی بدزن، چون خروجیە ئەوەی کە کاورا ئیدعا بکە ئێرانی بەچکە ڕعیەت نییە، ئەمە سەبێتۆ ئینسانە سەروەرێ. وەختی بووە ئینسانە سەروەرێ نە ئەچێتە ژێرە بارە دەوڵەتە ئێران، نە ئەچێتە ژێرە بارە عەلی خامنەئی، نە ئەوێتە نۆکەرە حەمەڕزای پەهلەوی، نە ئەوێتە نۆکەرە عەبەی موحتەدی. وەختێ نەوە هیچ کام لەمانە ئەو هەدەفەی منە گەیگە بەجێ دێکاورە هیچ وەقزاتی نێبێژێ ئێرانی یعنی ئینسانە ئازادە مخەیرە سەڵتە ناپەزیر. ناتوانێت قسە بکە، چون ناتوانێت هەر ڕەفتاری پێ بکە. یەکێتی بوونە تۆ ئەگەر پیرۆزە و تۆ شانازی پێوەکەی و ئێمەمانانی شەشی حەزی پێ بکەینەشی بێژی یەکێتیە لە چییە؟ هەر گەوادێ ئێژێ من یەکێتیم، ئێشێ بێژێ یەکێتیە لە چێ تا قابل احترامەیە بۆ من. ئەگەر نەیژێ یەکێتیە لە چییە بۆ من قابل احترام نیە، حەملەی پێکەوە. تۆ وەختێ زوانە نییە بزانە کیلۆمەتری زوانتانە، ناوگەڵتان لە زوانتان خاستر کارەکە، پاڵتان داگەسۆ 24 ساعتە حرفەیی حکوومەتداریەکەن، ئای لەوەڕێنن و ئاخوان. لێت قبول ناکەم بێژی ئەقڵم نییە ناتوانم ساعتی قسە بکەم دەرمۆردی. گەرەکتە من دەرمۆردی یەکێتی تۆ 4 ساعت قسەکەم، گەرەکتە 12 ساعت قسەکەم، گەرەکتەم کێبڕکێ دروستکەی. تۆ چۆن ناتوانین دەرمۆردی یەکێتی خۆت ساعتی قسە بکەی؟ بەرنامەی ئێمە ئەوەیە کە ئەوەڵین شت کە گرنگە لای ئێمە یەک ڕێزی خۆمان بپارێزین، بەڵام بۆ هەدەفی ئێمە شتێکی زۆر زۆر. بەرنامەی گەورەی ئێمە وەسە یەک ڕێزی خۆمان بپارێزین، یەک ڕێزی لە تعریفکردنەوەی خۆتی با فەڵ. یەک ڕێزی لەوە نایەت من بوومە قوڕوانت و بێرە ئەگرا و با من تۆزێ دۆلارە پێبەم و کوڕگەواد و بێرە ئەگرا و ئەمە یەک ڕێزی نییە خوێڕی. یەک ڕێزی ئەمەسە کە ئێمە یەک تعریفە مشتەرەکمان لە یەکتری بێت، حەولە یەک ڕەوایەتە مشتەرەک کۆبووینەوە، ئەو پێژن یەک ڕێزی. ها مەسەڵەن تۆ ئێژی یەکێتیە کۆن یەکێتیەک بووگە لە فساد لە دزی و دەخەڵی. ئێمە بەعنوانە نەسڵە جەدید یەکێتی دائەنین لە سەروەریە، یەکێتی دائەنین لە ئازادیە، یەکێتی دائەنین لە کوردیەتە. ئەمە بووگەسۆ یەک ڕێزی بۆ ئێمە. چی تۆ یەک ڕێز کردە؟ پۆستەکە هەڵگرکە لەم داکتە ئەو مشتێ حیزێ لە کەنارە خیابان هاوردکتە کردکتە سەرکردایەتی، مشتێک گەوادە هاورگە تەحتە ناوە هەلەکار نیاکتە پاڵت دەسە خوات، تۆ ڕاهبەری تۆ بۆ تۆ تەئیدی کات جدەن و تۆ ئێژی ئەمانە مردمە. نامانە مردم نییە، ئەمانە ئاسڵەن مردم نییە. ئەوە نەبوو گۆرانیەکەم بۆ لێدا وتی ئاغانیم دیهاتم بێت، ملانیم زەکاتم بێت، قێخانیم بەراتم بێت، شێخنیم کەراماتم بێت.
خەڵکەوە نییە وا لە پاڵە دەستەوە کەراماتی هەس و مەقامی هەس و پۆستی هەس یەکڕێزی یەکێتی بەچی ڕابری بەچی ئەسەن یەکێتی یعنی چی دووبارە تکرارێکەم و بفەهمی پاڤڵ هەر یەکێتیە مقدس نییە و قابل احترام نییە هەر ئیجماع خاسێک نییە و خەیری نییە لە شوێنە سیدا هەموو ئیمکانیەت و توانای خۆمان بۆ یەک هەدەفە بین ئەوە شەوەیە خزمەتی میلەتی خۆمان بکەین میلەتی هەموو ئیمکانیاتە خۆمان بەکارەوەین خزمەتی میلەتی کورد بکەین چۆن خزمەتە میلەتە کوردەکەی ئەیوەیتە حەلاقی سەری کورتەوەکەیت و تەتۆی لێ ئەدەی هەرچی ئێوارە ژەمێ ساندویجی بۆ ئەهەنیری چۆن خزمەتە میلەتە کوردەکەی مەردیکە میلەتە کورد کێس خزمەتکردنە بە میلەتە کورد ئەو لە بێتەکانی کامەسە شەقامی بۆ جاڕوەدەی یعنی چی خزمەتە میلەتە کورد بکەین ئەی کورد خزمەتکاری نەگەرێکوێت چی بکات ئێمە ئەگەر خزمەتکارمان وەکو تۆ نەگەرێکوێت نۆکەری وەکو تۆمان نەگەرێکوێت تۆ خۆت خۆتە سەپانگەوە سەر ئێمە تۆ خۆت خۆتە تعریف کرد دەسومە لە ئێمە تۆ خزمەتە ئێمە ناکەی درۆزن ئێمە کین کە تۆ گەرەکتە خزمەتمان کە میلەتی کورد یعنی من لە کرماشانی شۆ تۆ واقعان گەرەکتە خزمەت من کەی چۆن خزمەتە منەکەی تۆ لەگرا بووگی تۆ ئەرباب منە کردگەسەوە نۆکەر تەنیا شتێکە لە من گەرەکتە ئەمەسە من بە تۆ وەفادار وەم بژم خوا ناهەڵی ناگری و حکوومەتە هەرێمە کوردستان شتە قەشنێکە و تەنیا ئازمونە تاریخیمانە و یەکێتی بەڕاستی و ئەمە من وەفام داگەسە تۆ جێشێ بێ $100 بیت و من واسە خزمەت بەکەی نام تۆ ڕەهاتە ئێژیتی و دەرد خواتە خوا و دەردە مەردمێ من ناخوادا بعد ئەو ئیمکاناتە چییە ئەیخێتە گەڕ بۆ خزمەتە بە ئێمە بام بێژم ئیمکاناتەکەی تۆ چییە ئیمکاناتەکەی تۆ تەوانە نظامیە یعنی تۆ بازووی نظامیت هەست تۆ ئیمکاناتە دیپلۆماتیکە یعنی تۆ ورودت کردە بە فەزای دیپلۆماسی جەهان یعنی ئەم ساختارە کۆرپۆریشنیە ئیمکاناتە تۆ تۆیژە هەموو هێزە خۆمان بەکارەوەین ئەمەسە پوڵە لە بوجەیەکە کە پێ دەدەن ئیسە تۆ ئەم هێستە ئامادە کردە لە هەر کوێیەکە پەلامارە قەوم کورد ئەدەن هێزەکەی تۆ حازرە لە تۆ ئەترسێ نە ئەسا ئەم بەردە تۆ کرماشان و جێگانی تر بەردە با بێنە سوراغ کەرکووک با بێنە سوراغ سولەیمان یعنی ئیستا دەوڵەتە عێراق لەشکەر بکێشێت تۆ حەی و حازر وایتە ئەوی یعنی ئیستا سنوورەکان نێ لە دەستە دەوڵەتە عێراقە پاسەوانانە مەرز دەوڵەتە عێراق نیەن دێ ئەمە هێزەکەوە دەردە ئێمە ناخوا پوڵەکەت دیپلۆماسی تۆ دیپلۆماسی چیەکەی ئیسە فشارە بۆ دەوڵەتە ئێرانی هاوڕگێژی حەدە خۆت بزانە حەقە نییە بێت لەگرا بنکە دابنێ دەست بکەیتە ناوە ومراتە داخڵی ملکرە بۆ خۆت خوێڕی نەبۆ سنە بۆ خۆت تۆ ئەوەی کە دیپلۆماسیە بۆ تۆ فقط بەڵێ قوربانە دەستور ئەگری دەستورەکە جێبەجێەکەی دیپلۆماسی نییە لەگرا دێ ئەمەش وە دەرد ناخوا پوڵەکە تۆ پوڵەکە ئەدەی ئەو یەکڕێزیە کە پێیێژی دروستکەی مشتی ئەحمەق و گەوات تحتەناوە سەر و باڤڵ لە دەورە خۆت و جەمکەی تۆ لە شەبەکەی ئیجتیماعی و هەدا قەحبەوە گرتگە تا خۆفرۆش بێدایک و باوکە مشەخوا لە دەور و کۆبیێت و پوڵەکە بخوا و چڕەبتی و خەڵکی ئێمەس وەکە ئەو کارێ وا مەسعودەیەکاوە پارتیەکە چڕەبتی وە خەڵکی ئێمەس بزان تۆ حکوومەتی ئارشیڤوا لە بەردەستا ئیمکانات تۆ ئیستێشە وەکو بولبول بێ بێژێم خزمەتە بە کوردە چ شکلیە تۆ ئیشە وەکو بولبول لەمانە ڕووکەی تا من بۆیتە دواوە ئەی خۆ 37 ساڵە 33 ساڵە لەوێ پاڵە داگەسە و خۆسوارە نەوگن خزمەتە مەردەمەکە بدە
دابێ ئەلەم خزمەتانە بەحسکە چه شکلیە بەعام پێشم وایە ئەم سەرکردایەتیە میکسێکی زۆر باشی تایە خەڵکی بە تەجروبە و خەڵکی گەنج تا لە یەکتری فێر بن جا ئەمە یەکێکی هەدەفێکی تری ئێمەیە کادر دروستکردن حزب خەڵکە بە تەجروبە خەڵکە گەنج کادر دروستکردن تۆ کارمەندە مشە خۆرە خایە ماڵە لای خۆت دروستەکەی ئەمانە محتەوایان گەرەکەن لەسەر چه بنەمایە دروستیانەکەی لەسەر چه بنەمایە کوردایەتی تعریفی نییە لیبرال لەسەر بنەمایە لیبرالیزم حاکمیەتە قانون دەوڵەتە عێراقی ئۆکێ بێرە بنەما لەسەر ئەمانە قسەکەی کۆمەڵی بە ئەزمونی چیان بوو دزی خوێڕێتی گەوادی دەرچوونە لە کەرکووک نۆکەریە قەرارگای ڕەمەزان ئەزمونیان لە چیە زەم گەوا باوکانە لە خەساندنە خەڵکی بێعەقڵکردنە خەڵکی پرسیارنەوە ڕووژاندن چی لە چی ئەزمونیان ئەزم گەوادانە وا فێرن جیلە جەدیدیەکەن ئەم جیلە جەدیدە چۆن هاتکنە سەپاڵەتەوە چه لیاقەتێکیان هەست تالەنتیان هەست ئینگلیسی بێژبیت و حاڵیت بێ چه تالنتێکیان هەست ئەم جیلە جەدیدە زەلی بەهوشی و ئایکیویان وا لەسەرا سیڤیەکانیان ڕووکە دابزانەمە و گەوادانەی وا تۆ بە عنوانە جیلە جەدید بدگنە سەلای تۆ سیڤیەکانیان ڕووکە بزانم چ کارە بکەن دادەی سیڤی بێرن بزانم ئێوە چ کارە چۆن بۆ ئەو پۆستانە مناسبن کاورا بێجگەرەوەی کە دەسماڵی گرتوێتە دەستە تۆ بۆ تۆ بیخونجنێت چیترە گەوادە چیترە تۆڵگی ناو خیابانە هەر کە تێپەڕگە دەسە گرکاوردت دەبێری با کادرە سیاسی لێ دروستکەم جدەن لێترمە چه پێویستیە کرد بێوێتە کۆنگرە مؤسسەیە کە بەناوە حزبی یەکێتی هەست کولی پوڵ خەریکیە دزیت کە شاوەرزەکەی جوتیارەکەی هەڵەبجە ئەو کوڕەشیرینەوە خەریکە کالەک و کوولەکە و تو ئەدا بەقەی شێڵانە و شێڵانە ئابەقەی مەوز و نازانم سێو زەمینیە تایلەندی تێرێت هەر لە هەڵەبجە چووگە دەفتەرێکی بۆ خۆی کردگەسە و ئاموزشە جوتیاری ئەدا وە خەڵک باوەڕکە چۆن کەناراوەکەی تۆ ناوی یەکێتیە مەدرسەی پەروەردەکردن کادر سیاسی نییە خوێڕی ئیشی بڕۆیتە ناوە کۆنگرەی پەنج مشتێن ساندەری بە ئەزمونونەکان و گەنجەکان بەی تەقنی یەکتری و تابوونە کادر سیاسی جدە واقعان تۆ لە مەدرسەیە یەکێتیا چی تەدریسەکەی بنەماکانی یەکێتی چین حەجەکە نیە تەدریسیکەی بۆیە مەدرسە نییە کاورای جوتیارە هەڵەبجەی دانش جوتیاری هەست خاک ئەناسی کود ئەناسی گیا ئەناسی ڕوەک ئەناسی تەدریسیانەکە دەی خوێڕی تۆ چی تەدریسەکەی لە یەکێتی چی بردن بۆ پێشەوە زۆرجار باسەکرێت ئەڵێن بافڵ وای کرد لە بەغا بافڵ وای کرد ئەوە بەڕاستی وان نییە لێرە حەزەکەم بۆتان ڕێکخەمەوە شتێکمان توانیەوە بکەین لەم 2 ساڵە ئەوەیە کە تیمێکی بەقوت دروستکەین بە یەکەوە ئیش بکەین بڕیار بە یەکەوە ئەدرێت دانیشتنەکانمان بە یەکەوە ئەدرێت ئەگەر جەنابەت ملاحەزە بکەیت قسەی زۆر سەیرەکرات دەربارەی کۆنگرەکەی ئێمە کۆنگرە وا ئەبێت کۆنگرە وا ئەبێت بە قسەی تێکۆشەرەکانمان بۆ نمونە کاک عومەر شێخ مووس وتی کەم جار کۆنگرەی وا ڕێکوپێکمان هەبووە کۆنگرەی وا باشمان هەبووە من یەک لەسەر کاک عومەر شێخ بووس بووە مەرجعیەت کۆنگرەگرتن قسەی ئەو حجیەت ئەداوە تەواویەکە هەرچی ئینتقادە تۆ ئیسڕی تۆ ئاغایە شێخ عومەر شێخ بووس وتی هیچ ماچێک لە تو لە تاریخ ئەوانە کریاگە کە تایسە کریاگە شێخ بووس ئەمە بۆ دەلیل تۆ بەجێ ئەوەی کە بێ جواب بێت تۆ کە کۆنگرە چۆن ئەگیرێت ئێژی شێخ بووس وتی وەڵا هیچ کۆنگرێکمانەوە نەخۆش نەوگە پرتەقاڵەکانی خۆش و هەڵمان خستۆ و خواهڵی ناگرێ و کەشە خۆشێکی بوو با بە کاول تۆزانی لەکوێ دانیشتگی خواوەکیڵ ئەگەر ئەو مەردمەن
قسەڕ نەکریایە تۆ ئەتوانی بە خەیابانەکانە سلێمانی بێت و بڕۆی خواوەکیڵ تۆ لەکوێتە دەتوانی بێت و بڕۆی ئەوە گلەی مەبوو لە کۆنگرەکە ئەوەشەوە بوو زووتەوە بوو ئەو قەرەباڵیەم زۆر بەدۆ بوو حەزمە کرد درێژتر بێت هەموو فەقەرەی پەیڕەوەکە مناقەشەکرا بە دوور و درێژی هەیکەلی حزبەکە مناقەشەکرا بە دوور و درێژی پێشم وایە حزبەکەمان بۆ پێشەوە ببین مۆدێرنیکەین بە دوور و درێژی ئەم چرت و پرتانەی وتت بینووسن بیدەنە دەرەوە گزارشی لە کۆنگرە بنووسن بیدەنە دەرەوە هەیکەلەکە مناقشە کریا و بنکەڵەکەی مناقشە کریا بیدەنە دەرەوە دێ ئەگەرمە چتە قەشەنگێکە و ئێمەیشی گشتمان فێر بووین و ئێوە فرە مهم و زانا و دانان و خواحڵی نابێ ڕەجاڵی سیاسین دا گزارشە ئەم کۆنگرە بەنە دەرەوە دا بزانین ڕاستەکەن یا ڕاست ناکەن ستریملاینیکەین و هەدەفی ئەساسی ئێمە ئەوەیە کە خزمەتی خەڵک بکەین حەزەکەی بچمە ناو چۆن ئێمە ئەمانەوێ خزمەتی خەڵک بکەم طبعا مەسەلەی خزمەتی خەڵک بکەین زۆرمان بیستۆ گشتگیرە ینی مانایەکی گشتگیرە ئەمە مانایە لە ڕووی عەمەلیەوە تەرجمەی ئەو سانە و ئەو وێژدار چیە لە ڕووی نەخشەرەگا و بین چی دەکەن بە لە شتە بەسیتەکانەوە دەست پێ بکەین ئێستا خۆتان نەزانن وەزنی مەعاش چۆنە وەزعی حکوومەت و هەرێمی و بەغداد چۆنە ڕەنگە ئەم دەقەیە نەتوانین مەعاش وەکو پێویست دابینکەین بۆ میلەتەکەمان بەڵام زۆر شت هەیە کە ئێمە ئەتوانین بیکەین ئەتوانین ئەمنیەتیان بپارێزی ئەتوانین کەرامەتیان بپارێزی جدان ئیسە ئەمنیەت و کەرامەتی ئێمە پارێزیاگە بەدەست ئێوە نادروست ئێمە ڕۆژێک نییە هەست بە حەقارەت و بچووک بوون نەکەین لەوەی کە تۆیژی ئێمە تەنیاگینۆ بە زیر حیزەکان چارە هیچ کەسێ ناکەین باقیمان بنێنە سەر شەواڵە خۆمان و ئەنازەی دەممان گوو بخۆین نەوادا گوێ زیاتر بخۆین بەنە ناو دەمەمان ئەمە کەرامەتە ئێمەت پاراستکەتەوە ئەمنیەت ئێمە ئەمنیەتە ڕۆحیمان هەست ئەمنیەتە ڕەوانیمان هەست ئەمنیەتە ئابووریمان هەست ئەمنیەتە وجودیمان هەست ئەمنیەتە عاتفیمان هەست چ ئەمنیەتێکمان هەست ئەمنیەتە بیرۆکردنمان هەست ئەمنیەت و کەرامەت واقعاً کێ مکەڕەمە لەو جامعە چۆن تۆ ئەم کەرامەت دەداگە بە ئەم مردمە بابە بێکەرامەت ئێمە هاڕیاکترین مردمە دنیا و ترسە زاوەرترین مردمە دنیاین بە قسەی ئێوە گورە خوێڕی لە پاڵە دەستانە درۆنە دەنە دەرەقمتان زاتان نییە بەرامبەر بە مشتێک گەوادە بیابان گەردە تورک هەڵوێست بگرن بێشەرەف زاتان نییە بەرەیەکی جەهانی بخەنە ڕێبە بەرەو پیریان زاتان نییە حەماسەیە بخورقێنن کەرامەتە چییە پارێزی خوێڕی کاورای کورد لای ئێمە سێ تەڵاقەی خزمەتی وەجێ خەڵکی ڕۆژی ساڵ بار تەریق و ئەومۆ خوێڕی من ڕۆژی 1 ملیۆن دەفعە وەجێ ئێوە تەریق و ئەومۆ لە سەخافەتتان لە هیچ و پوچیتان کوڕە گەواد من لە هیچ کوی دنیا نەمبیست کە کاورا حەز بکا بە نۆکەری بە ئیفتخار و بێژێ من نۆکەرم من لە هیچ کوی دنیا نەمدیگە دەوڵەتێک لەسەر نیشن ئستەیت بێژێ نۆکەرە دەوڵەتە کشوەرە هاوسایی و بە فەخر بیفرۆشێت و بابا مردمە فەرانسە دەوڵەتە ویشی ساقەتیان کرد و ژنراڵەکان ئیعدام کرد ئێوە بە ئفتخار و ئێژن نۆکەرە دەوڵەتە ئێران و نۆکەرە ئەمریکان تو خۆت کەرامەتە هەست تا کەرامەت بیتە من واقعاً هەست تو خۆت هەرەزانی کەرامەت دیگنیتی یعنی چی گەرەکتەوە ئینگلیسی پێ بێژم حاڵیت بێ پێت بێژم و ئینگلیسی حاڵیت بێ as a human our life should have a purpose to leading our life towards dignity
ناوي كمان إنجليزية زانما تو ادعاء كيك إنجليزية نبي حالي ناوي دائما شون زندگی خومن لکامل مسیرات تعریف کینو کبرو دیگنیتی برواد کرامت کامل رجع إسلامي راستقينه رجع ليبراليزم راستقينه رجع جوادي راستقينه كامل رجع إما برو دیگنیتی أو كردايتي كم كردايتي شمويت زور تركيز كاين سر قضاء رول اوف لو يكيك لشتكاني كأبي إما واب كاين كحاكم محكمة بتاوتي سر بخوبه دور بيت لحزب وحزبايتي جاويك أبي دروس كاين خوش بختانا هيا لسليماني بس أمي بقوة تربه خو بتواني حمو رأي خوي بأشكرا بله ببيت سليماني ببيته وبهشتك بو بيرو بوشوني جواز بو نوسار بو اكتيفيست بو أوا بيج قال أوا أبي إما بسركي زور كورس لخومان بكين أم حمو باريا هاتوا ورشتوا لكردستان كاد لو نودو يك صدام حكمينا مال لكردستان بو كهرباء مالية تائستا بو نيمانا بو أوكو بيويس نيا بو گەنجەکان من ڕائەکەن لە وڵاتە یەکێک لە شتەکانی کە زۆر حەزیەتی منەدا و ئێمە think tankێک دروست دەکەین بۆ ئەمە و بەشک و جەنابیشتان بتوانن یارمەتیمان بن بۆ ئەوە مەسەلەی ژنان و گەنجانە ئێمە زۆر جار ئەڵێن کوردستان دەوڵەمەندە بەڵێم چۆن دەوڵەمەندە ئەڵێن وڵات کوردستان دانیشە فشەممەکە ئەم کڵاوێکی کۆنە ماڵێکە بۆ ئەەکەم لە بیاوانە بەڕ دارە ڕای ئەەکەم و ڕێ کەبرێکە بۆ بکەم لە بیاوانە بەڕ دارە ڕای بکەم و ڕێحانەی تەڕ چلکی سەخەنە بۆ سواغدانی کاڵای دەسەوشان بۆ لەشە پانی وعدەی ئایندە مەدە ماچی لەگرا بگری کاڵمنی سەرم خەڵکە چەرت و پەرت مەیژە ئەم گشتە پارە هاتکەسە ئیقلیمە کوردستان چی پێهات ئەو پارە خەرج بوو لە ئیقلیمە کوردستانە چۆن خەرج بوو لە ئێمە سەخیف دروستکار خەرج بوو ئێمە بووینەوە پولەکی خەرج بوو ئێمە بووینەوە موسیلۆکۆنی خەرج بوو ئێمە فوو بکرێتە قومان هەروە ئەلەکی ئەوە خەرج بوو بووێتەوە NGO خەرج بوو بووێتەوە ماریا هەورامی خەرج بوو بووێتەوە عەبدولەتیف خەرج بوو بووێتەوە مەڵا هەلۆ تا نمایشات بووێتەوە مەڵا مەزهەر مشتی قەحبە و گەوات کەونە گیانی یەکتری ئەم خەڵکە تەماشاکە ئەوە پوڵە خەرج بوو لە ڕێگای خەساندن بچووکردن سەخیفکردن بێ ئەرزشکردن و بێکرامەتکردنە کورد گەرەک تبێژم لە کوێگەلا خەرج بوو هەڵی دەموو نا فقەت وە موچە خەرج نەوگە وە فرشتی تر خەرج بووگە ئەوە پوڵەکە ئێستا تۆ بۆ کارەبا و عیب نییە ئێمە کارەبامان نییە لێچیە خۆ ڕاحەتە خۆ کارێکی نییە ئێستا دەسەنێ مەسەرە کاغەز سلوشنەکە ئێمەسە ئەومان نییە کارەبا دابین بکەین ئۆکێ و نەفتیشمان هەست ئەتوانین دابینیکەین هەموو نیروگای هەستەی چی دابنین حرارەتی دابنین ئۆکێ ئەتوانین نیروگای حرارەتی دابنین بەڵام ئەتوانین لە با و لە خۆریش کەڵ وەرگرین ئەوە ئێمە پرۆژەیەکی 3 ساڵەماندانیاگە تا تەمامە زۆنە سەوز بووینە ژێرە تەولیدە بەرقە خۆڕسکی خۆم لێ خۆمە سەخت نییە سەختە شتە عەجیب و غەریبێک نییە هەر کەری هەر مناڵی ئەیزانیت شتە عەجیبێک نییە ژنان و گەنجان جەدەن گەنجەکان بۆ ڕۆنە دەرەوە لە کوردستان چون پارە نییە مەعاش نییە موچەی نایەتەوی عزیز گیرم کاورا هەر لە کاری گیر هاورد بووە کارمەند مانگێ 500 پوند پولی دەراورد 5 وەرەقەیە دەراورد بە 5 وەرەقە تۆ ماڵ ناسێنیت بە 5 وەرەقە تۆ بە ڕۆیاکانت ناگەی ماشین ناسێنیت تازە ئەگەر ماڵ و ماشین بسێنی ئیقلیمە کوردستان فرە بچووکە دڵە وا پێوە بگەڕی
كلو دقيقة بصواحل الريو دو جانيرو سريال التركي وجيغو ناويتو لبجدرا جيغيش ناويتو هولي رابو يسرق ماغري أروت السليماني أدون الخواردن ببخشة اسطنبول أوي زياترم قنجانة تيري تدرو حست بخف بونكن ببيها ما تشيز بونكن ببي وجودية كان رول يعني لنا وجامعتين درو دنيا بوينن أو بشكي سيح لكارني تخليكي خفية كيلبي وخفة كردقة نوتي هيو غازي هيو أو نيا إما بجماورة كمان دوما مندي بوغا جانا كزوربي عن خوين دوارن بقوله تخليم تيكا شيء عندك دنگا كي برس كانوا تفضل همويان خوين دوارن همويان كروكتي باشن إما بجوك دروسكين كأم طلباناك أخوينن كدينا درا ولا لا يونيفرسيتي كان يعني شويني كبي بچن إيشي لي بكال هليكار جدا أري بافل بروش كاريبكا بولشيت جوب بروالد أفيسيكا داني شينو سينجي فلانيو إوارتان باش سلام عليكم بولشيت جوب شيبكا برهم بينيت چه خدمات إرائبا يا إشي خدمات إرائبا يا إشي كالايك برهم بينيت شيبكا چون هلكاري بجوزقي معاشي بيدي وبيشمرقي ديرين وقو روجي چواردنا بيشمرقي چون مال باوكي شوي كان ويكو تسيان أما يتفرق قارمانو إشي معاشي ببين آخر مو كارسوا أي وقت بكتانا شتيكتان بناو شورش نوغا بعد اجتماعي تان نوغا هاتكن مشتي دروزن تان دوزيغا سو بنديواراني بيدن بو نلو بروي وحيستانا خوشكركا لبر اوي ميجوية كنتان بوغا بيخلقينن اما مرغوبيت مان بوغا خلق مان بوغا هاوكاري كردين تنظيمات كون مان بوغا جرت نخوي دروزن برا ملفا قشتان دربيرم قشتان جاش خفيفة وقن بور جاش خفيفة يشتان قرتقا بودرو كي تو جامعي بربنياد الدرو دابنيت بهيج ويناغا هلا كار أونيتو خلقي مستخدم كي خويري هلا كار أو سمر دم إيمة لقشي دنياي إمروه لمناسبات بازار الشركتيان كردايا أو بولاني واتو إجيتش بيهات ولا جيفانا حاكم قارة فريدونا ولا جيفانا خانوادي بارزاني وكمبانيا كان يقلد وايكا ولا جيفانا فاروق ملا ولا جيفانا قيوانا أمانة كارن أمانة شبكية قاچاخ دولتان منطقة سپاه پاسداران و دولت تركيا شبكية قاچاخ كالانيوه تاقرا قلت ايوه مجال نادن بازرگاني لكردستان بيت درو خوي بازرگاني كا خوي قوركا تابو پاراستنه پوري ده صلاتي وكو كورپريشن الرفتار كا سنود بدرينه كا بازرگاني كا كالاكي سنود اوروبا بدرينه تركيا بيجه سنود دابخم لقنه تركيا آگر هالسينه تو چون گركيزي پول بربينه ايوه لما دم ايمه خلاق دروس ناكن هلا كار اواني كاورا بيتو مستخدمته خيري هلا كار اوسا كاورا بتواني للدنياي امرا خو بنوينيس لبشا انلاينا كالا بفروشي هاور دبكا بردبكا زميني بازرگاني كاتو دسي برواتنا والدريا دسي بنوار سنوده كان بوريت تو لمردم ايمه بي همه چيز گوشته خدماتي دروس كرگتابي لبازاركان الدنيا خوي بفروشي گركته تو لأول تو كرامت بو ايمه قرن تو كرامت بإيمه نداغه تو ايمه بي همه چيز كردگه تا ايمه فقد لشخو من ببين قنبانو كينو تو معاش من بي خلاقيت من نوي تو يكي ناويني دو هريمي كردستانا بروات توتون بكاري سيجارة برق دروس كرداني $300 بيفروشيت دولة تركيا بدي بيبقدي دولة إيران بدي بيبقدي كومبانيا دخانيات إيران بدي بيبقدي أم بدأ لقنا دولة إيران بدأ لقنا دولة تركيا بالا كومبانيا دخانيات لبروي سيجارة $300 يا خوي بفروشيت حالد بو نتو دروبي تفكرك ومرد ما السخيفة نافانيت تيناقات أما أبي إما برستي تركيز كي نسر أوا من خوم بخليكم لقل برادران بلاني كي بين صال دائنين استا يكيتي لك شوية أما نوي يكيتي بوك شوية بروا بلام دلنيا با
كأما بيكيتي ناكري بتنيا هلا ئێستا لە دەباشانە 5 ساڵی تر لە دەباشان نییە. تۆ دەرچووگی هاتکیتە لەندەن ئێمە لە گوڕوی چێجێگەی ئاگرین یا لە سلێمانی کوژیاگی یەکێتی سەوە لە دەباشان هیچ گوێ نییە. نە لە قەلبە مەردمە لە نەبێشکە مەردمە نە باوەڕە نە ئیدەست. یەکێتی یە سری مؤسساتە نمودە گەورەکەی ماڵەکەس وای تێیا وا لە دەباشانە یەک RPG یەک میلانی لێ دەیکارەتەواوە. زان باڤڵ گوێ بگرە میلان $10,000 قیمەتیسی. سیارە درعەکانە تۆ لە پشتی ئاوێسی فرە حەزی پێەکەی یەک سارۆخە میلانی لێدەی تمامە ئەو حیزانەی دەوروبەری یەکی ناوێسیوە دەورت و گشتی دەرەچێ گشتی لە پشتە چی چووگەسە ناوە ئەو سیارەی درعە خۆی فشۆکاتۆ لە پشت ئەوەیەکەوە فیشەک نایوەڕێ RPG نایوەڕێ. ولی وەگیان تۆ ئەگەر وە میلانی وا لە هەندا دروستیەکەن 7,500 پۆند قیمەتیسی بەندە یەکی لەوانە بیتەقێنەوە یەک گەوات بە دەورتۆ نامێنێ. خەمزەکەر و عەبێ و قەیتانی و نەمایشکەرە پشت دووربین و یەکێتی وا لەکوێ ئەیسە 5 ساڵی تر ڕاتە کوێ وەڵا ئێستا یەکێتی وا لە دەباشانە 5 ساڵی تر ڕاتە سەر قولە لە هیمالایە جدەن. ڕێی حکوومەتەوە ئەکرێ لە ڕێی حکوومەتەوە ئێمە توانین باشتر خزمەتی خەڵک بکەین. ئێمە پێویستمان بە شەریکێکە کە هاوڕا بێت لەگەڵمان و بەیەکەوە بەرنامەیەکی جوان دانین و پێشم وایە ئەتوانین ئەوە بکەین. لایەنەکانی تری کوردستانیش هەمویان خزمەتی خەڵکیانەوێ هەیەنەوێ کوردستان وەزعی باشتر بێت لە ئەمڕۆ. مەسەلەی کوردایەتی ئەمەوێت تەرکی زۆر بکەمە سەر مەسەلەی کوردایەتی. ئێمە ئەبێ بتوانین قسە بکەین ئێمە ئەبێ بتوانین ڕێی خۆمان بڵین لە هەرکوێیەک بێت لە عێراق لە هەرکوێیەک بێت ئەبێ بتوانین ڕێی خۆمان بڵین. کوردایەتی جیاوازە لە کوردستانەتی. ئۆکەی هەم تۆ کەری هەم ئەو گەوادەی پاڵە دەسەخەیلێک کەرە کەرخود سەرەکە ئێوە بیستتانەوە نایزانن ئێوە ئەزانن ئێمە سەوارە بەرفەزای عمومیە سەرزەمینە کوردەواری. ئێستا بەو نەتیجە گەیگن لە کوردایەتیەکەتانە دۆڕیاگنی سئیشە بگەڕێنەوە بەرەو کوردایەتی نە تئۆریزەتان کردگە نە تەعریفتان لێ هەست کەرەکەی پاڵی دەسەئێژێ کوردستانیەت یعنی ئێمە مشتی خوێڕی تحتە ناوە یەهودی و ئەرمەنی و ئەوانیشمانە هەست لەگرا خاک مشەخەزیەکە کاورە کەرخود سەرە گەوا باوک کێ سنوورە ئەم کوردستانی مشەخەز کردگە کێ ئێژێ ڕەشتی و تالشی کوردستان نییە. ئەما تۆ کوردستانی چی ئەمێوتکە کێ سنوورە ئەم کوردستانە مشەخەسەکە کێ کردگێسی؟ ئیستا تۆ کوردستانێکی دەوڵەت ملەتیت هەست سنوورەکانی دیارە تا ئیستا کوردستانیەت مهمویە ئەساس خاکە بعد تۆلەڕانس و پێکەوە ژیان و کوربابە بێ بڕۆ کۆی کەرە و مەرتیکەی ئەحمەق ئەم ئەستدلالە ئەحمەقانەتە لەکوێ هاوەرتوان و ناتوانین تعریفە کوردستانەکەی تۆ کامەسە بە تعریفە کێکدا کوردستانە چۆن هەمەدان کوردستان نییە چۆن نییە چۆن مالاتیا کوردستان نییە ئەی چۆن ئەستانبوڵ کوردستان نییە کێم سنوورە دیاریە کە تا تۆ کوردستانی بوون بکەیتە مەبنات کەرخول سەر فکرەکە قسەی جەدید فێروگن مشتێ فاسد دابێر و لەو میریتە بێرە ئەگرا بێرە دیبەیتە تەکە منە تا من ڕوت و قوتوەکەمەوە ئەو یەکی هاتکێژە حەزەکەین کوردایەتی بێرین و کوردایەتی چۆن تێتۆ دەمە قۆپانەکەیتە پێ ئەرێ هۆسینە و مەڕمەڕ ماسیەکەی بەحر و بەڕ و جفتێ تەزویح و هەڵەخەیتەوە کوردایەتی یانی چی؟ کە پێکاتی زۆرمان هەیە بە ئاینە مەزهەبەوە دەبێ شوێنیان بکەینەوە لەو عیبارەت کوردستانیەت زیاتر مهمە ئێستا بۆ سەقامگیری و پێکەوە ژیان و ئەو شتانە دڵنیام لەوە بەرنامەتان هەیە لەگەڵ تام و بەڵێ لە بەرنامەشمان هەیە و زۆر جەنابەت جوانتر لە من وتت سپاس لە دڵەوە مەفهوم بزانە ئەوەنە جەریانەکە جددی نییە کاورا بیستگەسی و نایزانی لە 2 سانیە مەوزعی گۆڕی لە کوردایەتی بۆ کوردستانی چون نە ئەوە تێگەیگە نە ئەمە تێگەیگە حیکی ڕاست نییە لەحزەیە دەروونە ئەم ئینسانە بە چمکە کورد مەشغوڵ نەوگە
ڕازەکەی و خوان نابێ و شتە قشنگێک و ڕازەکەی و برا ئەرمەنیەکانمان و برا ئاسووریەکانمان و دیسان قسەکانمان تەرجمە بکەین چونکە ئەو ڕوئیایی کە دەیخەنە بەردەم دیسان لە قالبی استراتیژی و گشتگیر تێدەگەین بەڵام کە دێتە سەر تەرجمەکردن نەخشەڕێ ئەو ڕوئیایی کە ئەیخەیتە بەرنەزەر لە قالبە ئستراتیژیا تێئەگەین ئینسانە محتەرەم کورە نامحتەرەم تۆ خۆ دەزانی چ کەرەکەری خەریکیەکە یعنی چی ئەو قسە ئستراتیژیەکەی کامە بوو کە تۆ لێ تێئەگەی بەڵام کەی خەیتە قەڵبی ڕوئیاکان کامە بوو چی بوو ڕوئیاکەی چ بوو من لە ڕوئیامە گڵۆپێک ئەوێنم هەمیشە گەشاوە قەت نەبڕاوە ئەمەسەر ڕوئیاکەت خوێڕی کارەبای دائمی کامەسەر ڕوئیاکەت و ئستراتیژی ڕوئیاکان ئەو کەرخولسەرە کاری ئەو سەم چەت و پرتانە بێژێ سەمتەرە میری و هەنی ساین باتە پشتی و تینگ تۆنکە پێویستی بە کاری وێوچانەیە تەنانەت لە ناو خودی یەکێتی جاران ئەو هەموو مؤسساتی ناو یەکێتی بوو تەفعیل نەبوو دەوری هەست پێرە دەکرد خۆ ببوورە ئەوە تۆزێک هین بوو لەم نەبوو یعنی ئەمپاورد یعنی ئیشیان لەنکە دامەزراوەکانی ناو یەکێتی دامەزراوەکانی ناو حتا دەوروبەرەکە دەستخۆش هەر یەکەی لە شوێن خۆیەوە ئەگەر ئەمپاور بکرێت کە کاری خۆی بکە و بەرچاوی ڕوومبی ڤژنەی باشی بدرێتێ و تاسکەکانی خۆی بزانێ زۆر جوانە و یەکێک لە شتەکانی کە زۆر جار باسی یەکەم ئەمەوێت یەکێتی نیشتمانی کوردستان ببێ بە حزبێکی مۆدرن ئەو ڕۆژە لەگەڵ برادێکی خۆم مناقەشەیەکمە کرد ئەموت یەکێتیە بێ مەریتۆکرسی بێت مەریتۆکرسی یعنی لەسەر نەمای بەهرە لەسەر نەمای بەهرە ئەوە جەناب بتزانیت بە کوردی چکو من پرسیارم کردوتم ئەمە بە کوردی چییە؟ چوار پێنج کەس لە ژوورەکە بووتیان بە کوردی ئەوە هەر نییە با هەیە بافڵ هەیە ئێوە کوردیش نازانن نەتۆ نەو کەرخولسەرە کەرەی پاڵە دەسە هیچ سیاست نازانن هیچ علم سیاست نازانن هیچ فەلسەفەی سیاسی نازانن بووگنۆ ڕەجالەی سیاسیش زوانەکەی خۆیشتان نازانن کراسی لە کوردیا و واجێیان خستگە بە تەقلید لە فارسەکان سالاری پێژن ئەها تۆ ئیژی باوک سالاری ئەها تۆ ئیژی پیاو سالاری کراسیەکە بە سالار تعریف کریاگەسەوە ئۆکەی ئەها دموکراسی ئەوێ تۆ خەڵک سالاری دموکراسی ئۆکەی میریتۆکراسی ئەوێ تۆ شایستە سالاری شایستە ناوی کەنیشکە مەگە نەتان بیسکە من شایستەی ئەمە نیم و من شایستەی ئەوەمە و ئەوێ تۆ شایستە سالاری میریتۆکراسی دەمێکە لە غەربا شکستی خواردە میریتۆکراسی فۆرمۆڵێک بوو ئەمان هاتن وتیان ئینسانە شایستە بێرین لە پێگەی خۆی قەراری بدەین تەمامە ئینسانەکان بزانەمانە بەحسای قوڵێکی عەداڵەتی وا لە پشتا ئۆکەی وتیان دموکراسی عەداڵەت ئەوەسە کە ڕێگەی بەهرەمەندی و خۆتواناکردن بۆ تەمامە ئینسانەکان و فرسەتەکان بەرابەر بێ تا ئینسانەکان بتوانن خۆ بنوێنن و لە کێبڕکێ و بەربەرەکایەتیا ئەمە شایستگی بێت میریت بێت کە کاورا هەڵکێشێت نە سروەتە باوکی بزانێ سەر تۆ کوڕە جەلالی لەوێ پاڵە داگەس و ئەحمەق میریتۆکراسی بێ تۆ کەریش نادەنە دەسە بیوەی بیلەوەڕێنی چون تۆ ئیسە بە میرات پێگەیگە ئەمەی کە تۆ کوڕەکەی لە کامە توێژە کۆمەڵایەتی هاتکی ناوی فرسەتێک بخاتە بەرپێی تۆ فرسەت لە دیگەران بگریسە مەسەڵەن تۆ چووکی جێگەی ئەو خەڵکتە گرتگەسەوە چون تۆ کوڕە جەلالی تۆ بە شایستگی لەوێدا نەنیشکی تۆ دیبەیتە نەکردگە تۆ کارنامەی مدیریەت و ڕەهبەریەتە نەوگە تۆ دیسکۆرس و گفتمانە نەوگە بی هەژێنی کۆمەلگای سلێمانی خەڵک پێ بێژێ با فڵ ئۆکەی ئەمە لەو فەلسەفەوە تێ بعد
وتیان ئەمە چۆن ئیمکان پەزیرە وتیان ئێشێ فرسەت گەلێک کە ئینسانەکان میریتیان دەرەکەفێ بۆ گشتی بەرابەروێ گشتی بتوانێت بڕاتە مەدرسە گشتی بتوانێت بخوێنێ گشتی بتوانێت بڕاتە کۆلەج گشتی بڕاتە دانشگا ئۆکێ وتیان هەر کە بڕاتە دانشگا مەدرەکە تەحسیلی بگرێت تەبەقەی ئیجتیماعیە خۆی ئەگۆڕێت عەمەلەن لە 1980 تا ساڵە 2000 ملیۆن نەفەر چووە دانشگا ها لە ئێرانیشا تەقیوە ها لە ئێوەش تەقیوە زانکۆی سەلاحەدین و لە زانکۆی کەرخول و زانکۆی ئەمریکی و زانکۆی کەرایەتی و زانکۆی خوێڕیایەتی ها ئەمانتانە دانیا خروجیەکەی بووە چی بووە ملیۆنها ئینسانە مەدرەک وەدەسە مەستەرە PhD دارە بێکار یە اتفاقیش کەوت ئەمانە چوون بوون و میریت فشقنیان زل بوو ئۆکەی تۆ مەدرەکە داو پێیان ئیستا لە حەچکوێ جێگای ناوێت تۆ لە حەچکوێ نە هەلە کار بۆیان هەست نە مستەخدەم ئەکرێن کاورە بە PhDە دۆزینەوەی کانزاکان ڕوا ئەوێت و کارمەندە ئیدارەی ئاو کارەبا میریتۆکراسی لە ئوروپا شکستی خوارد و لە ئەمریکا شکستی خوارد ئەمە من نایژمی ئەمە مایکل ساندل دارای کورسی جان ڕۆڵز لە دانشگای هاروارد-دەیژێتی خۆش و ناوەکان خۆش و قرس و هەستان پێکرد تۆ جدیدەن کەشفە میریتۆکراسی نەکردە 4 ساڵ پێش من باسە میریتۆکراتی و ڕەوەندە تاریخم مەکردگە کەشفە جدیدێکی بەڕاستی میریتۆکراسی نیە و کوردیەکەی چۆن کوردیەکەی میریتۆکراسی بەرقەرار بووی تۆ ئێشێ لەو جێگە هەڵتەقێنن 4000 شەق بەنۆقندا نەتۆ ئەمسالە خودە سەنگاوی و عامی عەجیقەلی و حاکم قاهر و فاروق مەلا و دام فاروق مەلای کەرخۆل منە بێرین بزانین ئەمە چەندێ لە بیزنس حاڵیەسی فاروق مەلا لە شایستگیە جەلال تاڵەبانی ئێژێ والله هەر وەختی کۆ ئەبینەوە بەس عەرەبەکان ئەیوت هذا مليونير أحمر this is billionaire red billionaire براسي إنسان مهم يكون أما يعني أما وتانا وتكيسي أم كاورا سوسياليست وجا يست مليونير خير قصير خوش وخير إنسان شايست يكون بارك الله تو چون بگی تو میلیاردر فاروق مەلا دا بێرە دابزانم تو حەرەزانی تعریف پول بکەی پولی یعنی چی ئەی تو چۆن بگی تو میلیاردر میریتۆکراسیە قواڵم بازرگانمان نەبوو لەمە گەواتر بتوانێ ئاسیاسل بگرێتە دەستی و ئەنحسار مخابراتی لە دەستاوێ نەمان بوو لەمە گەورەترمان نەبوو ئۆکێ نەکبەتی ئێمە ئەوەیە کەس کەلیمەکەی نەئەزانی اینجا ئەگەر نەکبەتی کێ ئەوەیە کورد ئەوەیە یا تۆ یەکێتی ئەوەسە یا ئێوەیە یەکێتی لە دزی و حیزی و گەندەڵی و خێڵێتی و سەخافەتە ئیجماع گەوادی لە دەوری یەکتری کامیان نازانین میریتۆکراسی چێ و بۆ گەرەکتانە مەردەمە ئێمە بکەنە وەحشی بابا ئێوە خۆتان وەحشین یا فکرەکەن مەردەمە ئێمە وەحشیە ئێمە جەوێکی وا دروستکەین کە خەڵکی باش بۆ شوێنی خۆی و شتێکی تریش بکەین ئێمە گۆڕانکاری لە حەزبە ئێتیادی بێ یعنی نەبێ بە ئەم شتە بڤایە و بۆیە ئەمەوێ کۆنگرا ئەبێ لە وەختی خۆی بکرێن لە بین کۆنگرا ئەبێ پلەنیۆن بکەین ئەبێش ئەو دیداری کە کردمان کە سپاسی کاقوباد و تیمەکەیە کە دێ مەسەڵەن چیژن ئایزە کۆنگرە دانی پلونم دانی باسی چیەکەی بزانە هەمنوتم گزارشی لە کۆنگرەکەت بە دەرەوە کۆنگرە پێنجی یەکێتیە لە سەخافەت بۆ چون تۆ هەرداخل مەشێت لە کۆنگرەکەت هە گزارشە کۆنگرەیەکە بۆیە گزارشێک لە ئەوزاع مەنتەقە بدایە جەهان بازیە نیروەکان التجای سیاسیە کە ئەڕوات سیاسەتایەکە لە چوارچێوەی سیاست گوزاریهای ئێوە بۆ ئایندە تەعینەکرێ چۆن ئەم جەهانە ئەوێنن چۆن تەحلیلیەکەن بازیگەرەکان کێن چۆن ئێشێتەکیانە هەڵسو کەوتکەن چۆن هەدەفێکە تعریفتان کردگەسە دەوڵەت سازیە بۆ ئیقلیمە کوردستان دەوڵەت سازیە بۆ کوردایەتی چۆن ئەمە نەیلی پێیاکەن و پێیەگەن کورە کەرخۆلمەر
تو وەخت و دڵ بتەقێ تا بووکەنە سەرۆک باڤڵ ستێژی مناقشەمان کردە لەسەر هەیکەلە بکەی و داقشەمان کردە لەسەر ئەمە بیدەنە دەرەوە تا بیخوێنینەوە بابا ئەم مەردەمە فکرێکرێ وەفرە مهمن مشتێک گەڵدەڵپنە خوێڕی هاتوون فەرشە سووتاندا ئەنیا و کەوشە گران و قات و ڕێباتە گرانتانە کردە بەر و وردە ترستان لێدا و ئاوە خۆتان ئەگرت و بەڕاستی و یەکێکدا نەفانیلەتانە کردە مل و ئاواتانە کرد و پڕاستی و ئەوزانێ و دەوڵەتی و گازپرۆم و ئەو کێشەی جیهانی لە شەریکەی گازپرۆمەوە گرێکیسی خەتی لولەی نەوت بێنێت و بیوا بەقنی ئیسرائیلا و بیکە بەو دیوا و بەحر الأحمر و قەیرانە ئابووری و قەیرانە و گاز جیهانی دانیشە خوێڕی تۆ خۆرە لە قنەخۆر لە سلێمانیانیە دانیشە فەڵتە فەڵت مەکە فەڵتە فەڵت مەکە هەمیشە دۆڕیاگە تێ هەڵدریاگە خوێڕی دابینوسە گزارشەکەی بنووسادی دەی ئەگەر ئێوە ئیجماع لە خوێڕیگەری و گەوادی نیەن ئێوە یەکیتیە لە سەخافەت و بێشەرەفی نیەن بێزەحمەت گزارشەکە بە دەرەوە بیدە دەرەوە ئەی بۆ نایەن من مناقشەتان بکەم بێن دانەدانەتان بێن کامەتان فرەزلە و دکتۆر ئەحمەق گەوادە کوڕ گەواد دابێ بە نوێنەرایەتیە ئێوە بە عینوانە کە لە زلەکەی یەکێتیتان و پارتیتان و حکوومەتە گەوادە ئیقلیمتان دابێتە بەرەوە با ئێمە بە یەکۆ مناقشەکەین من خەڵک ئێوە کە لە زلەکان و میریتەکانە مەردەمە کورد من خەڵکە سەر شەقام و گۆڵان من خەڵکە ناوە کازینۆکان و چایخانەکان و قاوەخانەکان و من ئەوە ئێوە کاخ نشینە دەباشان نشینە سەرە ڕەش نشینە مەسیف سەڵاحەدین نشینە تەکە گەورەگە لە دنیا دانیشتگە مەراکزە مختلفە تینگتانکە دنیا چووگە با سەوادە فارغ التەحسیلانە هارواردە UCLA من خەڵکە عادیە ناوە شەقام بەردەرکە چایخانەی شەعب بسم الله فەرموون بەڕاستی شتێکی سەرکەوتوو بوو یەکێک لە سەبەبەکانی کە کۆنگرەکەمان وا سەرکەوتوو بوو ئەوە بوو کە وەبزەرم 16,000 کادر مناقەشەی هەموو نقطەکانی کردبوو لە دیدارەکە ئەبێ خوێنی تازە بێنی لە ناو حیزبەکە بیر و بۆچوونی تازە بێنی لە ناو حیزبەکە بۆ ژنان نایە لە ناو سیاسەت بۆ گەنجان نایە لە ناو سیاسەت کاک دکتۆر بۆ دەنگمان پێنادەن نە بە یەکێتی بە هەموو حیزبەکان بۆ دەنگمان پێنادەن بابە بێزارن لێمان بێزارن لەو سیاسەتە کۆنا بەو تەسەڕوفاتە کۆنانە ئێمە شەبێ خۆمان بگۆڕین ئەبێ ئێمە شانیان بین ئێمە ئەزانی بۆ دەنگە پێنادەن با بتگەڕێنمەوە بۆ تەعلیقێک وا لە بەرنامەیە بەناو بەرنامە دروستی کرد وتی مەستەرگیانەوە گەرەکیانە یاری بە ئەقڵمان بکەن وتی هەتی و یاری بە ئەقڵ چۆن نەکرێ وتی چۆن ناکرێ قەلەم و قاتێ تەراکسوت کە بە من سەر تا 7 جار بەملا و 7 جار بەولا یاریکە بە ئەقڵە وتی بۆ ئەقڵ چییە وتی بزانە عەزەڵات ئەوەسەوە عەرەبانەی پێڕاکێشی ئەقڵ ئەوەسەوە پارەی پێپەیەکەی وتی تعریفی جەدید لە ئینسان ئەمەسە بریتیە لە بوونەوەرێک لەسەر دوو پێ ئەڕوات هەڕاکە حتا سنووقت دەنگدان و دەنگی تێخە ئەمانەی کە وتم بۆ دەم تعلیقاتی وا لە بەرنامەی خودە کورتساتە بڵاوەوە ئەمە بە تۆیژێ تۆ هاتکی مەردەمە ئێمە لە هەموو هەڵس و کەوتێکی کۆمەڵایەتی دابڕی تەبدیلیان بکەی بە قەبیلە و شێخ و فرقەی خوێڕی و سەریان بۆ دروستکەی ئەوان بتەقێنی هیچ هەنێ سەرۆک عەشیرەی ساختەی بێشەرەف بتەقێنی لە ترکیە و خانەقای گەورە خەڵکەکەیش بوێتەوە مەعاشخوەر و خەڵکە فەقیر و هەژار و بۆگەن و نەفام و نەزان کە ئەڕۆی پارە ئەدەی بەم گەوادەی کە ناوی سەرۆک عەشیرەس ژێ خۆم و عەشیرەکە دەنگە پێدەین تۆ دەخاڵەتکردنە مردم لە ئەمرە سیاسی لە ژیانە کۆمەڵایەتی لە ژیانە ئابووری و لە کەرامەتە خۆیانت بەستە گەسۆ بە سنووقت دەنگدان ئەو بڕوایەکدانە دەنگی تێخەبۆتەوە کوردە و کارە ناکە هەرچی شتە لە ناوەم کۆمەڵدا بە ئێمە ڕەبتی هەست چۆنیەتی داهات چۆنیەتی بەدەست هاوردن چۆنیەتی بەختەوەرکردن چۆنیەتی هەستە بە سەروەریکردن چۆنیەتی کۆمەلگایە کە ناوی ئینسانە ئازادە کوردی دروست بێت چۆنیەتی نواندنی لیاقەتەکانمان
تۆ پیاگەنیە لیاقەتە من نیشانە من بەی من خۆم دەریەخەم من ماتەڵ نیم گەڵدەڵ بنە گەوادەکانە تۆ بڕوا شەڕە دەوڵەتە تورکیە بکە من خۆسەقمە دەوڵەتە تورکیە ئەکێشم ئەگەر نێڕێ من بە سنوورەکانیە تێپەڕم کالا بووەم بازرگانی بکەم پوڵ دەبێرم تا سەعادەتە بۆ مەردەمەکەم بێرم خەڵکەکەم سوالکردنەوێ لەش فرۆشنەوێ چۆکاو خۆرنەوێ مشە خۆرنەوێت دەمپانۆکەر و ماساوکەر و مەسینە هەڵگیرنەوێت هەڵی بوو جیاوازی ڕەئی جیاوازمانەیە سیاسەتی جیاوازمانەیە ئیسپاتی شێکەین بۆیان ئەوەی کە پێمانەکرێت قانون بێت موسسات بێت هەموو کەسێکە بە احترامی بگیرێت ئەبێ ئازاد بین ڕەئی خۆمان بکەین بیڵێن چی ئەکەین بیکەین من لەبیرمە یەکێک هەبوو چەند ساڵێک پێش کارەکەچووری زۆر وڵا جدیەژی یان ئێستا من لەو مەرکەزە میریە وایەمە میکرۆفۆنم بگرتایە لە تۆ لە ئەو کاورام قسانەی کردم ئێستا پێتم نەوتایە کرد محتەرەمانە بوون تای ئاغای باڤڵ تاڵەبانی پێتم نەوت تەبیعەتەن ئێستا چۆن تۆ یەک تەرەفە قسەکەی بریشێک تەرەفە قسەکەم ئێشی تەمامە لیاقەتە بێبە تۆ حازر بووی من لەوێ قسە بکەم ئێستا حازری بیتە مناقشەتەکە منە نا من بۆ تۆ فرەفرەم ئۆکەی من زرنگم و من زەکاوەتم هەسوو ئۆکەی با تۆزێ لە خۆم خواردتر یارانێتر بێرم کە تۆ مطمئنی ئشرافە منیان نییە نەزەرت چیە یەکێک لەو یارانە ئاخیزە بێرم بکەوێتە مناقشەتەکە ئەحمەقێکی ئێوە گەورەیەکی ئێوە نەزەرت چیە خاسە ئێستا با ئەو خاترەیە ئەحمەقانەتە تعریف بکەیتەوە شرینی دروست کرده بوو ئیمام جەلال یعنی زۆر ناشرین من لەلای دکتۆر خەسرەو بووم بە سوتفە مام تەلەفۆنی کرد بۆ دکتۆر خەسرەو زۆر سەیر بوو وتی دکتۆر تۆ بیستوتە ئەم پیاوە ئەو کارەکەتۆرانە دروست دەکاتە سەر من دکتۆر وتی بەڵێ وتی ئیشی تۆ ئەوەیە بیپارێزی بزان کاورەیە کرد باوکە تۆ پیای زۆڵێک و من ئێستا گەرەکەمە بێژم یەکێ بکوژن نایژم ڕۆم بیکوژی مێژم تخوا بڕۆن کیلۆی شیرینی لێ بسێنن با دوکانەکەی ڕەونەقی بوێت و نایژمی بابەی تویش خۆ نایژێ بڕۆن تێ هەڵدانە کاورا بکەن خۆ نایژێ بڕۆن ڕشوەی پێبەن پارەی پێبەن دەمی داخن ئەژی ئاگاتان لێ بێ بەڵایەوە سەری نێرن ئەو کاکە خۆسرەوە ئیشە خۆی زانیگە تەقتەق لە دەرگای کاورا ئێژێ سەلام عەلەیکوم خاسی کابرا کاریکاتورە من جەلال تاڵەبانی کێشاگە مەسخەرەی وەرگی کردگە و ئەقڵی کردگە کابرا دەسەدا ئێژێ مام جەلال 300,000 دلار خەڵاتی بۆ جەنابە هەنارگە دەسە خۆش بە بابەتی کارە جوانەکانە کابرا کەر نییە حاڵیسی ئیتر ئەم دەحفە ئەو کاریکاتورە ناکێشێت ناوێت و دوژمنە جەلال تاڵەبانی دژمنایەتی جەلال تاڵەبانی ناکێژە و ڕاستی جەلال تاڵەبانی پیاوی مهمێکە حەڵیت بوو وەرە تۆ برا گەوادەکە ئاو لە دەستان ناچکێت تەشخیص نادەن کێشی چۆن هەڵسو کەوتەکە و خەڵکە بکەن بۆیە خۆ لە سنگاویتان لێ تووڕاوی ئامی عەجی غەلیتان لێ تووڕاوی بۆیە فڵانە کەستان لێ تووڕاوی بابات ئەیزانی کێ تەئسیر گوزارە کێ نییە ئامی عاجی غالی هیچ تەئسیرێکی نییە کاورەی کەرێکە تێ هەڵدەما بڕاتە دەرەوە هیچ چێ نییە ئێوە نازانن کێ دوژمنە و ئەتوانێ فرە خەتەرناکوێ کێ پەخمەی ئەحمەقێکەوە دەردەویشە ناخوا جوای بێتەوە ئێوە ئەمە نازانن ناتوان تەشخیص بن باوکتان یەک خاسی بوو ئەم تەشخیصەی بوو ئەیزانی کێ خەتەرناکە ئیشی کوی کەیتەوە کێ خەتەرناک نییە ناوی مەحەلی بنی کورە ئێوە فەرقە گێزەر و گوێزان لە یەک ناکەنەوە تۆ فکرەکەی لەسەر ئەو ئەریکەی قودرەتە توانی دانیشی گیانە خۆت جدی وا فکرەکەیتەوە خەیلی خیاڵە خامێکە دەست خەیلی دنیات بەن تومانی و بەنە تەزویحی گرتگە وانیە ئەوە ئێمە
دەبێت ئەو جاوە دروستکەین وتی ئەو پیاوەی کە ئەو کارەکەچۆرانە ئەکات ئیشی تۆی بیپارێزی دکتۆر وای لێ هیچی لێ نێت تەبەن من تێگەیشتم زۆر جوان بوو تەبعاً تۆ چۆن تێگەیشتی تۆ پوڵەکە برد بۆ کاورا نەکەوەی کە بە کاورا بێژی پارەت پێدەین خەفە بووە قسەمەکە تخوا نەکەوەی کە بێژی ئەوە بۆچی قسەمان پێیەکەی بێ هاوکاریمان تەکا بکە نە چووی دای لە دەرگاکەوت و سەلام عەلەیکم ئیجازە هەست بێم چایە بخۆم بەڕاستی تۆ ئینسانە مهمێکی هونەرمەندە گەورەیەکی جامعەی ئێمە تۆی گەرەکە جامعەی ئێمە نگاه نەقادانەی تۆی گەرەکە مام جەلال تاڵەبانی دەسی برگە شتێکی ناقابلی وەکو هەدیە هەناردگە بۆت بۆ 500,000 دلار تۆ واتە کرد جدەن یاڕووی تۆ کاراوتێتەوە پارێزیریاگی لەلایەن ئێمەوە هەرچی دڵە گەرەکیسی بیکە کورە بڕۆ کاورایی کەر ئەوە تەرجمەی کەرۆ بە ئەمرە واقعێ کە تۆ تەهدیدێک لە گیانە خۆت ئەەکەیتە فرسەت بەچی ئەەکەیتە فرسەت تەهدیدی ئەەکەی محلی نانی جدەن یعنی ئێوە فکرتانە کرد کوردایەتی بۆ ئێوە ئەوێت تۆ ملە پووت و ڤیلای خۆش و شەوە سوورە پەردەیە پڕ لە ڤایگرا ئاوێتەیە تێکەڵبوونت سیلیکۆن لە لچە سوورە هەڵتۆقیاگەکانت دەمە پرۆتێزە خەڵکدا ئەنیشێ ئەنوارڕێوە دیارە فاتە ڕقەڵۆگە بەڵبەختا و سکێتێر و سکێ برسی خۆی ئەگوشی کوردایەتی بۆ تۆ بوێت و ئەم بۆ ئەم بوێت و ئاوارەگی واقعاً ئێوە وا فکرەکەن جدەن باش سپاس لە کۆنگرا لە کاتی نووسینەوەی پەیڕەوەکان تەوزیعی دەسەڵاتەکان ملاحەزەی وازە هەیە لەسەر ژەوەیە دەسەڵاتەکان بەڕەهایی چڕبوونەتەوە لە دەستی سەرۆک حەزبی دەسەڵاتیش کە سەرۆکی بەقووەتبی دەتوانی بەکاری بینی بۆ شتی و گەورەی پێ بکە بەس لە عینی وەختیشدا دەکرێت کە دەسەڵات لە دەرەوەی مۆسەکانی حکومڕانی بێتەوە کێشەی هەرە گەورەی کوردستان و عێراق و ئەو مەنتقەیە لە هەموو عێراقیش وای لێتەوە دەسەڵات لە دەرەوەی دامەزراوەکانی دەوڵەتە پەرلەمانی ئێمە دایمەن لاواز کراوە بەرەو لاوازێکی ڕاستە سەرکردەکان ڕەنگە بەدڵیان بێیان بە هەمان شێوەز نەیبینن بەڵام ڕاستە پەرلەمانی ئێمە بەرەو لاوازی چووە و سەرکردەکانیش بەداخەوە باکیری چکە معاناتمان زۆر بۆ لەوە ینی زەرەرمان کردووە دوایەوە سەرکردەکان لە دەرەوەی دەسەڵاتی تەنڤیز بزانە ئاغا ئەم تۆڕەهاتەی وا تۆ داوای مطلقیەتە لە موسساتێکەکەی کە ما بەقیە کێبڕکەیەک بکەن لە دەسەڵاتە مطلق ئەم موسساتەوە ڕەهایی ئەم موسساتە ئەم دەسەڵاتە موسساتە ئێشەی نمودێک لە ئیرادەی مردم بگرین بۆ خاترەوەی نمودێک لە ئیرادەی مردم بگرین یا ئێشەی سنەتە تاریخیەک وێتی هاتوویت وەکو بریتانیا ئەدعاکە ئێمە حکوومەتە خانخانی بووین و بعد پاڵەمانمان تەشکیلدا و بەد ئیجماع بەگزاکانمان کرد و ڕەوەندە تاریخیەک بۆ بەحسەکە یاوەی کە تۆ توانیکتە یەک دانە چیرۆک تعریف کەیتەوە لەناوت دڵە ئەم چیرۆکە یەکسری ئێلەمان و یەکسری بارەگان نەمایەندەیە و دەرخەرە دەسەڵاتە گشتی و نموو دەمەدیەم دەسەڵاتە دروستکەی کاڕی کاول تو ناتوانێ ئەمە بکەی ناڕۆیتە ئەم قۆناغە ناڕۆیتە ئەم قۆناغە چون ئەوەی کە بە ئێوە ئێژن دەسەڵاتت دەرەوەی حکوومەت گشتی درۆزنانەس حەچی واقعی نییە هیچ کەس خۆی دروست نەکردگە دەرنەتیجە بوو کەسۆ ئیجماع فەساد بابە کاورا نایشارێت توێژ من دروستکردیا بە دەست ئێرانم نایشارێتەوە دەی لەمە هیچ وەخەوە نایتە دەرەوە تۆ چووگیتە ناوە مردمە هەرەکی دانەی خوێڕی دۆزی گەسۆ هاوردەکتە 10 ملیۆن دلارە پێداگەوتەکتە بڕۆ لەو منتەقە ماڵێ دروستکە ناوی بنێ دیوەخانە سەرۆک عەشیرە ئێمەش بڕێ ڕانتە پێ ئەدەین خەڵکە گیرێ بۆتی بەرەدەین ڕیشەتوانی بنێتە گرە و سفرەیە ڕاخە 100 نەفەری چەکدار بنووسە تۆ حەل لە خۆت و ئەوی تۆ سەرۆک عەشیرە بێ ئەوەی کە لە خۆت گەورەیت بووێ هاودەڵیت بوێ خزم و کەسوکار بناسی لە بەرژەوەندی کەسوکارەکە تا هەڵس و کەوتە کردوێت بێوە
تو يقوايا كقصة سرق عشيرة أم خريكة أم عشيرة كملك قشتية أي فروشيتو يكاتي جيفان $2 مليون بيدي در نتيجة 30,000 نفر 50,000 نفر للسرق عشيرة هركي $5 مليون برزقة هذا صلاة واقعينية ناقهان يكي العشيرة هلكي هلا سيجي قوا باوك تو كركي كيوت كيسي تو دويداني شيد تو بيد وايا أم تصوير خلقي خلطيني لباخام بارقا وصل نفر شبدال وسفرة وشو قعدة روجي يكي اعترازيت هاوكو تصوير امرو ترازي على اكتوبر آخرة دوين اكتوبر يتركو ناويتو نظام السلطة الجهاني نيقرك أم تصوير تفسير وتأويل بكريت ويل العراق رويداغا إجماع فساد حيج كسي خوي دروز نكردغا داستانكي جنرال بترايس وصال 2004 بو نقل كم بالة الدولار كان وا جنرال بترايس لأمريكا هاوردي بشي كردو سروك عشيري ساخت باسي كم فرمولاكي خانم جرتورد بله بو باس كم اي ولا كيو بونو بياغ دنا بول بريمر جريكيو تشكتان كا داري كات الروحتان تقينو كان بغا بري بمقر تا جنرال بترايس بيت لم فزا عراق تفكيك كات سره عشاير الساخته حزب السياسي الساخته الرجل السياسي الساخته قوادي وكو نوري مالكي كزني ناسي لكربلاء تزويح فروشية كالروجي بيزح فخلق سواريو اما زالماي خليل زاد بو بولا كان آغايا بترايس بو لبريكا ايوي خويري كرقسو كوريك واحد كامتان ميجو تاني تو ناتواني دو دقيقة لخود گزارش بي بچي اتي بريقي دا دي تو اگر ميجو حزب الدعوي قواد عراقي بخويني تو خائنين بقاو خاك عراقا والا قل دولة ايرانية دسيان كردوه يكيك بر عليه كيان عراق ام قوادانا لبنرتو اشي دانا بر اساس عروبة ناسيوناليزم عراقي محاكمة بكرين حاليته تريتر ها بقوانين انجليز بقوانين امريكا بيان نسيني دوا في شكل نيبان تبونا بيجي اصل وجودي لكوتي تدرو ديتو اگر شيعيتو متصله بقفت مال شيعي شربت بعراقس بابا ايوا كنتان بر التناقض بتناقض خليك نرونا الريوة اما ناتشي تبرو اما ناروا تبروها 20 سال و 30 سال و 40 سال و 50 سال و 100 سال بو ميجو حيتشينيا وسا چاو تروكانيك وهم الدولة الإيراني نابود كردقه تو تازه خليكي ترهاد ايت الدمام خلقه تازه إيسا دير هاغيان ملا باختيار بيو كلا چاو بيكوتن روي برو داوا دوسي قسا اكاد سنور خويتك ايوه مشخص اكاتو اولا دوي قسا اكاد ام قسا ام بياما داوا من يسوتم اجيتو خانه نشين كرياق يجي كي خانه نشين مكرده كي اتواني خانه نشين مكا ازاي ملا باختيار وقسا لكشوكا ملا باختيار چون فكركا استمي جوكي خاصه خراوه قندلوغا دزوغا توانانوغا ترسنوكاجي ولي ملا باختيار يمي جويكياس وقتي هات بوه كومالي ماركسي لينيني كز دعوتي نكر خويتشو بمي جوكا هاتو جيرياو لي عنداو خيانتي كدو خيانتي ديو هات قيا اقرا خوي هاورگتو پیاگنی بتوانی جیان او باز نشستکی او خوي باز نشستاکا استا اگر ایوه هر کامتان حقیقی واینا ما طلنا ون ايران تأييد تانكا امريكا تأييد تانكا خلق تأييد تانكا مشروعيتا لعمل انقلابي خوتانا قرت هاليد بو تو امي جوتنيه اوی که پیجی تیکوشان نیه چون نتوانی بیجید تی بو چی کوشاگی جامن دیک لدوا یک کارنامه کان درخم بو چی تی کوشاگی تو نتوانی بیجی یک کتیت لچیا امیشه نتوانی بیجید اگر تواوی اوانی وام قصانی من یعنی بیست
وحەزەکەن بە یەکێتی بوون تێنە دەرەوە ئێژن ئێمە یەکێتی بووین لە سەروەریە ملەتی کوردا، یەکێتی بووین لە کوردایەتیە، یەکێتی بووین لە مەردایەتیە، یەکێتی بووین لە ئەخلاقا، یەکێتی بووین لە پاراستنە مردمە خۆمانە، یەکێتی بووین تا بێت گەورە گەورەمانە بەرز کات و دانە دانە تعریفیان کاتەوە. وەگەرنە ئەگەر وەکو تۆ یەکێتیە لە نفاقە، یەکێتیە لە درۆوە، یەکێتیە لە ئیجماع بێشەرەفیە، ئیجماع لە دزیە، ئیجماع لە خوێڕیگەری و فاسدکردنە مردمە کووردا، ئیجماع لە خیانەت و نۆکەریە، خەیرشتە قێزەونە کەسیفێکە، خەیرشتە کەسیفێکە. متوەجه بووی؟ بۆیە یەواش یەواش خەریکە سنوورەکان جا ئەوێتەوە، هەر وەکو ئۆکتۆبر ئاخر دوایین ئۆکتۆبر وا خەریکە خەڵک لە بەرامبەرە تەسویر پرۆپاگاندای جەهانی واکسینە ئەوێت و خەریکە لە بەرامبەریان ئەوێسێ. نظام سڵتەی جەهانی وردە وردە خەریکە فێرەوێ مێتۆدە کۆنەکانی تر بە کەڵک نایێت. ناتوانێ بڕوا تەسویرە مەزڵومە جوولەکە باتە دەمە هۆلۆکۆستۆ ئەلەگرا تەسویر و پەیکەرە تیکە تیکە کریا بکەنیشک و ژن و مناڵ فلستینی ئەوەنە وازە و ئاشکارە کەتمان ناکرێت. ناتوانێ بیسڕێتەوە، ناتوانی وە نێرەکەیش چون من مەیلمە و نێرەکەرم تۆ ئیشی قبوڵکەی ئێمە ڕاستەکەین، وەگەرنەوە گرمەوە کەمە زندان دەی بیگرە بیکە زندان گەوە باوک دادەی. اتفاقا من گەرەک بە دەوڵەتە ئێران بێژێت، نێژێ من با کوفرمی جەنگەم با کوردنیمی جەنگەم، بێژێ با کوردنی جەنگەم. من گەرەکمە مردمە دەوڵەتە ئێران بێژێ من لەگەڵ خەڵکا شەڕەکەم، هەر کە دەمی بواتە سەر و من نێرەکەرم زۆرم هەست دەوڵەتم ئەو کوژم. من گەرەکمە دەوڵەت وابێژێت، واداری یەکەم وابێژێت. وەختی وایوت وگیانە خۆی 4 مانگ بەسەر ئێران و ناتوانێت دانیشێت وگیانە خۆی. حاڵت بوو؟ من گەرەکمە دەوڵەتی تورکیە بێژی من تەکە کورد شەڕەکەم تا قنی هەڵتەکێنم لە تۆپقاپیا و هەڵیەتەکێنم، تا سوڵتان ئەحمەی بگۆڕم ئەو ناو درۆزنانە لە ژێرە قنی دا بزانم مشتێک گەوادە بێدایک و باوکە ئاڵتایی لەکوێوە هاتکن لەگرا پاڵیان داگەسەوە کێ ئاوردنی. حاڵیت بوو؟ لەم تەسویرە ئێوە دۆڕیاگن، خێری خراو دۆڕیاگن، بەجێ ئەوەی کە نەمایشە سەرۆک بوون بەی فکری وەق نەخوەد نەکەی خراو هەڵتەکیاگی لایەوە خۆش.